سڵاوڕێز بیسەرە ئازیز و خۆشەویستەکانی ڕادیۆی پەروەردەیی بەیانەیەکی پڕ خەندە و خۆشی ژیانتان پڕ بێت لە ئارامی. من شەمیران بابان ئامادەکار و پشکەشکاری بەرنامە لەگەڵ هاوکارم شێرزا سدق جێبەجێکاری هوەری لە خزمەتتانداین لە بەرنمەیەکی نوێی دیفتون. بۆ بەدواداچوون بۆ کێشە و گرفتە پەروەردەی و ئیداریەکان تا بتوانین پەنجە بخێنە سەر زامەکانی ئەم بوارە گرنگە کۆمەڵگا. دیارە و زانراوە کە پەروەردە هەرە گرنگترین کۆڵەکەکانی پێشکەوتنی کۆمەڵگایە و هەرچەند بەدواداچوون و لێکۆڵینەوەی لەسەر بکەین هێشتا کەمە زیاتر هەڵدەگرێت. کاتێک دەمانەوێت گوزەر بە چیرۆکی گەلاندا بکەین بواری پەروەردەیە تیشک دەخاتە سەر چۆنیەتی پێشکەوتنی گەلان هەر لە بەرەبەیانی مێژووەوە هەر لە ئەکەد و بابل و شارستانیەتی میزۆپۆتامیاوە پەروەردە و قەڵەم دەبێتە میحوەری تێڕامان. خۆشەویستانم بۆ ئەم پرسە و بۆ هەموو ئەو پرسانەی کە تایبەتن بە کێشە و گرفتەکانی بواری پەروەردە هەر جارە و لەگەڵ بەرپرسێکی ئیداری پەروەردە چاوپێکوتن دەکەین و میوانە لە لامان. بۆ ئەم بەیانیەش زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد گەل بەڕێوەبەری گشتی فێرکردنی ئامادەی و پیشەیی میوانێکی ئازیزە. زۆر بەخێر بێ مامۆستا، ئەم کاتت باش، بەیانی باش. زۆر سپاس، بەیانی باش. سپاس بۆ جەنابەت و بۆ ڕادیۆی پەروەردە و تایبەت و بەرنامەکەی جەنابەت. زۆر سپاس. ئێمە زۆر خۆشحاڵین کە ئەم کاتی خۆت بە ئێمە و بیسەرانی ڕادیۆی پەروەردە بەخشی بۆ ئەوەی کە وەڵامی پرسیارەکانی ئێمە بدەیتەوە و پەنجە بخەینە سەر ئەو کێشانە و هەتاوەکو چارەسەرێکی بۆ بدۆزنەوە لە لای بەڕێستان. ئێمە لە خزمەتی مستەر چاوفەرمووین. زۆر سپاس. مامۆستای گیان پەروەردە و فێرکردن لە کە کۆڵەکەی کۆمەڵگایە. دەکرێت بزانین کە بنەماکانی پەروەردە لەسەر چه ڕوانگەیەک دادەنرێت؟ بەڵێ، زۆر سپاس. دیارە بە تاکید بە شێوەیەکی گشتیەگە قسە لەسەر پەروەردە و یاخود پەروەردە فێرکردن بکەین. ئامانجی یەکەم لە پەروەردە فێرکردن قوتابی خوێندکارە. ئەگەر قوتابی خوێندکار نەبێتن ئەوە بە تاکید شتێک بە ناوی پەروەردە فێرکردن نامێنێت. بۆیە لە پێناو خزمەت یاخود لە پێناو گەیشتن بەو ئامانجە چەند کەسایەتێکی گرنگ یان چەند کەسایەتێکی معنەوی گرنگ دێتە پێش کە دەکرێت لە خزمەتی ئەو ئامانجەدا بن. ئەویش کە بریتی لە مامۆستا و بریتە لە پرۆگرام و بریتە لە تەلاری قوتابخانە. مامۆستا دەتوانم برێن بە ژمارە یەک دێ بۆ گەیاندن بۆ ئەهدافە. ئەگەر مامۆستا نەبێ ئامانجی پەروەردە بەدی نایەتن. کە دەتوانین دوای بە تەفاسی قسە لەسەر مامۆستا بکەین. مامۆستای چییە؟ لە پاش ئەو پرۆگرامە دیارە پرۆگرام بنەمای فێربوون و بنەمای پەروەردەبوونی ئەو قوتابی خوێندکاریە کە ئامانجی یەکەمان وەکو باسمان کرد، ئەوەش خاڵێکی گرنگی گەیاندنە بۆ ئامانجە. دەتوانم برێم لە هەردوو ئاهدافەکەی تر لە هەردوو هۆکارەکەی تر بەقەت ئەوان گرنگ تەلاری قوتابخانەیە. ئەگەر تەلاری قوتابخانە یاخود ژینگەی قوتابخانە ئەو ژینگە نەبێتن کە تێیدا پرۆگرامەکە مامۆستا بۆ پەڕی توانە و کەفاەتی خۆی بۆ پەڕی ئەو شێوە ڕاگەاندراوی بۆ ڕاگەاندراوە کە بیگەینی نەتوانێت لەو ژینگەیەدا بیگەینی ناتوانانی بگاتر کەواتە پەروەردەکە لە شوێنی خۆی ناوێتن. بۆیە وەکو باسم کرد ئامانج لە پەروەردە قوتابی خوێندکارە و ئەوانێک کە دەبنە گەیشتن بۆ ئامانجە مامۆستایە لە پێشەوە و پرۆگرامە و تەلاری قوتابخانەیە. بەڵێ، بەڕێزت ئاماژەت بە تەلاری قوتابخانەیە وەک دەزانی دروستکردنی بینای قوتابخانەکان لە سەردەمی بەعزدا لەسەر شێوازێکی پەروەردەیی نەبوو، شێوازی زیندان و کۆنتڕۆڵی تێدا زاڵتر بوو. هەرچەند چەندین بینا دروست کراوە بەڵام هێشتا هەندێک قوتابخانە بەو شێوازە کۆنە ماوەتەوە و کۆنیش بووە. کەی پرۆسەی خوێندن لە هەرێم لەم بینایانە قوتابخانانە قوتارە بن؟ بەڵێ، وڵا بەڕاستی بە شێوەیەکی گشتێکە قسە لەسەر تەلار بکەین. ئێمە سیستەمی خوێندن زیاتر دەبێتە بنەما بۆی ئایا تەڵەبا لەو شوێنێکە لێی دەخوێنی زیندانە یا قوتابخانەیە پێشی بیناکە. لەبەرەوە دەبینین ئێمە لە دوای 2008ەوە تقریبان سیستەمی شێوازی خوێندنی هەرێمی پەروەردە قۆناغێکی گەورەی بەخۆدی بۆ تێپەڕاندن بۆ قۆناغی ئەتو باست کرد. بەڵام بەداخۆ کۆمەڵێک بارودۆخ لە دوای 2008 پێش ئەو ئامانجەوەکو خۆی نەگەی. ینی بۆ نمونە سیستەمی پەروەردە وای لێ هات کە ئێمە قوتابخانە ژینگەی قوتابخانە بگۆڕین، قوتابی خوێندکار لە دوای هەشتی بەیانیەوە تا سەعات 2 بۆ 3 ببینێتەوە. چکە بەڕاستی بەشی زۆری قوتابی خوێندکار دەبێت لە ناو خودی قوتابخانەکەدا ببینێتە، بەڵام ناو خودی قوتابخانەکە نەک بۆ ژینگەی کە پێشتر هەبووە یاخود ئێستاکە هەیە کە قوتابخانە تەنها تایبەتبووی لە پۆڵێک و تەڵەبە لێی دانیشتویتەوە، بەڵکو قوتابخانە دەبی هەموو ئەو ژینگەی تێدابی کە لە ماڵ هەیتی.
یاخود هەموو ژینگەی تێدابی کە لە دەرەوەی قوتابخانە بەردەستی دەکەوێتن هەر لە ڕێستۆرانت هەر لە بوارەکانی وەرزشی بوارەکانی پشووی قوتابی نان خواردن هەموو ئەوشتانی کە پێویستە بوارەکانی هوەری ئەوەش پەیوەندی ڕاستەوخۆ و باس کرد بە تەلارەوە دەبێت واتە ئەو تەلارە دەبێت تایبەتبەندی چۆنەتی پەروەردەکردن و فێرکردنی قوتابخانە قوتابی خوێندکاری لەو ئاستە بەرزەدا لە خۆ بگریتن ئەوە لە ناو سیستەمی خوێندنی ئێمەدا هەبوو و پلانشی هەبوو و هەوڵدرا ئیشی لەسەر بکرێتەوە ئیشی لەسەرکرا ئیشارە بۆ بدەمەتە ساڵی 2012 چکە ئەو کاتە بەردەوام قوتابخانە کەم داوامی سێداوامی زیاد بوو ئیشی لەسەرکرا بۆ ساڵی 2012 وردە یەکەم هەنگا ئەوە بوو قوتابخانەکان سێداوامی نەهێلین بۆ سێداوامی نەما و گەیشتە خۆناغەوەی دووداوامی نەما دەتوانم برێم تا ڕادەیەکی زۆر سەتا نزیک سەروی هەشتا لە هەموو کوردستان یەک دەوامی هەبوو ئەو یەک دەوامیە سەرەتای دەستپێکردنی ئەو سیستەمە بوو کە ئێمە دەمانویست تەواویکەن چکە ئەو شێوە قوتابخانە دەبی یەک دەوام هەبیتن دوو دەوامی قبوڵ ناکاتن بەڵام بەداخەوە هەر لە دوای ئەوە وردە ئەو بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو خراپی ڕۆی لە مەسلەی ئەو کێشەی نێوان خۆمان و مرکزی دەوڵەتی عێراق و شەڕی داعش بۆ هۆکار لەسەرەوەی نەتواندرا بینایی تازە دروست بکرێتن کە بینایی تازە ڕاوەستا ڕاستەوخۆ ساڵانە قوتابی خوێندکار زیاد دەبێتن بەداخەوە ئێستا دەتوانم برم چینەوە دۆخی پێشوو کە ئێستا خوێنی ئێمە بەڕاستی بەشی زۆری دوودەوامە ئەگە سێدەوامیش نەبیتن بۆیە ئەو ئێتو باست کرد تەلار چارەسەری دەکاتن بەڵام نەمانتوانێت دوای 2014ەوە تەلار دروستکەین بە شێوەی ڕسمی لەلایەن حکوومەتەوە قڵێک لەوێ دوو قڵ لەوێ دروست بە بەڵام وەکو پلان و بەرنامە نەتوانرا دروستکرێت. باشە مامۆستا ئەحمەد داتایەک لە بەردەستانەیە کە لە قوتابخانەکانی هەرێمەکە ئێوە بڵێن سەر بە هەموو ئەو بەشانەی بڵێن سەر بە بەشەی تۆیە زیاتر کە بەڕێزت بەڕێبەری گشتی لەو بەشەیە داتایەکی واتان لە بەردەستایە کە چەند قوتابخانەی دوو دەوامی هەیە چەند قوتابخانەی سێ دەوامیش هەیە؟ بەڵێ هەمانە بەڵام بە ژمارە دیاریکراونا بەڵام وەکو باسم کرد دەتوانم برێم ئێستا کەم ینی لەسەر ڕێژەشی زۆر کەم یەک دەوامیمانێ ینی زۆرترینی دوو دەوامی و سێ دەوامی هەیە ئەوەش هۆکارەکە وەکو باسم کرد شتێکی مادماتیکیە دو ساڵانە چەند تەڵەبە تەخەڕوزەکە 50 بۆ 6,000 تەڵەبە تەخەڕوزەکە بەشی ئەوەندە زیاتر تۆ وەردەگریەوە کە وەردەگریەوە زیاتر وەردەگریەوە ئەو ینی ناچار ینی قۆناغەکان بەرەو پێش دەڕۆن تۆ کە بینا نەبیتن ناچاری دوو دەوامی لە هەندێک شوێن سێ دەوامیش دروستکرێتن جگە لە گوندەکان نەبیتن بەڕاستی ئەوە هەر بۆ قۆناغی ئامادەی لەوانەیە هەندێک چارەسەری لێرە و لێ باشتری بەڵام دەبین لە قۆناغی بنەڕەتی کێشەکان زیاتریشە ئەوەش نەبوونی دروستکردنی تەلار ئەوە بە خۆتان دەزانن پەیوەندیی گشتی بە بارودۆخی هەرێمی کوردستان و چکامە ساڵانە بەلای کەم پێویستمان بە 200 بۆ 300 تەلار هەبووە ساڵانە بۆ ئێمە لە 2014ەوە نەمانتوانێت هیچ بینایکی قوتابخانە دروستکەین ئەوەیەکە لە هۆکارانەی کە دوو دەوامی سێ دەوامی دروست دەبێتن بۆیە یەکەم هەنگاوە پلانی ئێمە وەکو وەزارەتی تەربیە لە چاکسازی خۆڕێخستنەوە ئەگەر بارودۆخی هەرێم ڕاستە ڕێبیتن بەڕێ دەبێت تەلاری قوتابخانە دروست بکرێتن پێم وایە دروستکردنی تەلاری قوتابخانە ئەگەر هەمووشی نە بەڵام 150 گرفتەکانی خوێندن چارەسەر دەکاتن چکە تەلار زۆر گرنگە بەشێکی گرنگە لەبەرەوە پێشچووی پرۆسی پەروەردە فێرکردن. مامۆستا ئەحمەد وەک دەبینێ قەیرانی دارایی هەمیشە و لە هەر شوێنێک پلان و کار دوا دەخات هەرێمی کوردستانیش بێبەش نەبووە لەم مینەتی و قەیرانە کە بۆتە هۆی دانەمەزراندن لە بوارە جیاجەکان بەتایبەت مامۆستایان کە ساڵانە دەرچوویەکی زۆر لە زانکۆکان دەرئەچن و دانامەزرێن و پڕکردنەوەی شوێنی مامۆستایان بە وانەبێژان تا چەند مامۆستای وانەبێژ ئەم بۆشایی پڕ کردوێتەوە و گرفتی کەمی میلاکی بۆ ئێوە چارەسەر کردووە. ڕاست دیارە من لەگەڵ ڕێزم بۆ مامۆستایانی وانەبێژ کە کوڕ و کچاری خۆمانن کە توانیانە لەو قۆناغی ئێستاش بۆشایشی باش بۆ وەزارەتی پەروەردە پڕکردنەوە لەو شاغیرانی کە دروست دەبێتن بە سوپاسەوە سوپاسیان دەکەین جێپەنجەیان دیارە بەڵام بە حقیقەت مامۆستای وانەبێژ لەگەڵ مامۆستای هەمیشەی زۆر جیاوازە لەبەرەوەی مامۆستای وانەبێژ هیچ ئیلتیزامێکی ڕسمی دروست ناکاتن بۆ مانەوەی ئەو مامۆستایە بەردەوام بوونی ینی گرێبەستێکی هەمیشەیی نییە لە نێوان وەزارەت و ئەو مامۆستا وانەبێژە ئەو مامۆستا وانەبێژە لەوانەیە هەر کاتێک بڕوە تۆ هیچ ئیجرئاتێکی بەرامبەری پێ ناکرێت کە
داوامەکە بەجێ دێریت بەڵێ. بە پێچوانەوە شەر کاتێک ئەگەر پێویست نەبوو دەکرێت لابردرێ ئەوەش بۆ مامۆسایەکە ئازارێکی ناخۆشەکە هەمومان پێ متاسیرن بۆیە مامۆسایوانە بێژ ناتوانێت جێ مامۆسای هەمیشەی بگرێتەوە بەڵام بە ناچاری ئێستای بارودۆخەکە هەوڵدرایە هەر هیچ نەبێتن بۆشایی دروست نەبێتن مامۆسایوانە بێژ ئەو دەورە بدینێت چکە لەبیر نەچێتن مامۆسای هەمیشەی جگە لەوەی لێپرسینەوە و لێپیچینەوەی بەردەوامی لەسرە و پێویستی بە تەدریب پێ پێویستی بەردەوام بە پێشکەوتنی هەیە و مامۆسای هەمیشەی کە چەند ساڵێک لە تەخەسوسی خۆی بەردەوام دەبێت ڕادێتن و لەبیر نەچی مامۆستای هەمیشەی دەبی لە گوندەکانەوە دەست پێ بکاتن لە دوورە گوندەکان دەست پێ دەکات و وردەوردە قۆناغ بە قۆناغدا دەبزیتن تا دەگاتەوە ناو شارەکان بەڵام ئێستا ئەمە دەبینین جاروێ لە ناو شار لە بۆ شایەک مامۆستای چوانە بێژدادنی کە هیچ تەجروبەیەکی نەڕاستە خۆ لە دایدنی ئەوانە هەمووی لایانی سلبی دەبێتن بەڕاستی بۆیە لەگەر ئەوەشدا مامۆستایوانە بێژ شوێنی باشی پڕ کردێتەوە ینی دەتوانم برێم نەهێشتۆ فەراغ دروست بێتن بەڵام ئەگەر وەکو ئێمە پەروەردەی قسە بکەین دوشتی جیاوازن بەمانای ئەوە نیە ینی دوور لە مامۆستایەکان لە ئاسیان کەم بکەینەوە بەڵام حقیقەتی هەموو مامۆستایەکان وا بە مامۆستای هەموو مامۆستا باشەکانی خۆمان هەمیشەیەکانیش سەرەتا لە گوندە دوورەکانەوە وەکو تێست چەند ساڵێک بەردەوام دەبن وردە بە قۆناق دادەبەچن بەڵام بۆوانە بێژ ئەوە نەکراوە بەڕاستی و بە تایبەتی لە زۆر شوێنوانە بێژ بە ناچاری لە هەندێک گوند خەڵشێک دەکەینەوەوانە بێش کە دەرچی پەروەردەی یاخۆ دەرچی بنیانە لەبەر ئەوی لەو گوندە لەو شوێنە دیاریکراوە دەرچی لەو بابەتە نیە. بەڵێ باشە مامۆستا ئەحمەد دانە مەزراندنیان کێشەکان زیاتر قوڵتر ناکاتەوە و بێمتمانەیش لە نێوان مامۆستانی وانە بێژ و وەزارەتی پەروەردە دروست ببێ بەڕاستی ینی ئەو ماوەی پێشوو کە هەموو داوای دامەزراندنیان نەکرد کە مادەم ئێوە وەکو باسییانەکەن کە هەر نەبێت گرفتی میلاکی بۆ ئێوە کەم کردێتەوە بەڵام ساڵانە ینی ڕێژەیەکی زۆر کەم بتوانن دایان مەزرێنن. ئەوە وەکو سیاسی وەزارەت سیاسی وەزارێکێکە لە بنەما ئەساسیەکانی سیاسی وەزارەتی پەروەردە وەزەراوی وەزیر شخصی ئێمە بەردەوام بە داچوون دەکەین بۆی بتوانین میزانی حکوومەت لە کاتێکدا سەقامگیر بیت شوێنی خۆی بگریتن یەکەم ئیشکردنی وەزارەتی پەروەردە جێگیرکردنی ئەو مامۆستا بە ڕێزەوانە بێژانە دەبی وەکو دامەزراندن و ئەوانی کە پێویستی شەمە دامەزراندن هەیە بەڵام بە خۆت دەزانی مەسەلەی هەرێمی کوردستانە چ قۆناغێکدایە تا بودجە تەسپیر نەبیتن تا هەرێمی کوردستان نەتوانانی بودجێ خۆی تەسپیر بکاتن دائیمەن هەموو شتەکان لە بودجەوە دەست پێ دەکات تۆ کە بودجە تەسپیر کرد و بڕیار پێ دەرچوو قانون لە پەرلەمان مسادەقەی کرا بەشێک لەو بودجە پێداویستی دامەزراندنی تێدا دەبیتن و دیارە وەزارەتی پەروەردە پشتیە و دامەزراندنی شێری بەردەکەویتن لە زمینی ئەوانش بەڕاستی یەکەم هەدافی وەزارەتی تەربیەت دامەزراندنی ئەو بەڕێزانە دەبی و خەڵکی تریشمان پێویستەی بە دامەزراندن نەکرد مامۆستایوانی پێش بەڕاستی. باشە مامۆستا ئەحمەد کەی هەرێمی کوردستان بیر لەوە دەکاتەوە کە کادری کاری دەستی کار بخاتە بازارەوە هەر لە پیشەگەر تا دەگاتە ئاسانکاری بازرگانی بیخاتە بازارەوە وەکو ئەبینین سێ-چوار قوتابخانەی پیشەییمان هەیە بەڵام کە ئەوانە دەرئەچن و تەواوی ئەکەن هیچ ئەوەیەکیان نییە ینی هیچ نەسوودیان بۆ خۆیان هەیە نەسوودیشان بۆ بڵێن بازار و حکوومەتیش هەیە. پرسیارەکە زۆر دەجێ بەڕاستی پرسیارێکی بەدەستبەتەم زۆر گرنگە و زۆر پێویستیش بووە پرسیارەیە ئەگەر دەرفەتم لێەوە هەندێک وەڵامەکەی دوور و درێژی دەوێ بەڕاستی من پێم وایە ئەگەر دەتەوێتن لە هەر وڵاتێک بواری پێشکەوتن لە وڵاتە بدێنی یاخود پێداوی ئەو وڵاتە لەسەر پێی خۆی دەوەستی و سەقامگیرە و سەر دەکەوێتن ئەگەر تەمەشای خوێندنەکەی بکەی ئاسی پەروەردە و فێرکردنەکەی بکەی دەبی خوێندنی پیشەی لە لووتکەدا بیتن و پێچەوانەکەشی ڕاستە ئەو هەرەمەی ئێستا لە هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەدایە بۆ خوێندنی پیشەی هەرێمێکە عەکس بووێتەوە دەبێت ئێمە ئەو زیادەیە کە ئێستا ساڵانە زیاتر لە 150 خوێندکار و قوتابیانی پۆلی دوازی ئەکادمی کە تەخەڕوز دەکەن بۆ زانکۆکان بەداخەوە لەوێش بە گرفتێکی گەورەوە وەردەگیرێن و بە گرفتێکی گەورەوەش لە زانکۆکان تەخەڕوز دەکەن هەموو ئەسبابەکە مەسەلە خوێنی پیشەیە بڕۆ لە هەموو وڵاتانێک کە پێشکەوتن بۆ نونە دەوڵەتێکی وەکو ئەڵمانیا تەمەشاکە لە دوای شەڕی جیهانی دووەم وێران بوو ئەو وڵاتە بەڵام ئێستا بڕۆ تەمەشاکە ئەو وڵاتە لە ڕووی توانای پیشەسازیەوە لە ئاسێکی زۆر بەرزدایە لە ناوێشتی ئەوروپا یەکە لە دەوڵەتە پێشکەوتوەکان 165 خوێندنەکان خوێنی پیشەیە ینی خوێندنیان پیشە دەخوێنن دوای قۆناغی بنەڕەتی 3 ساڵ دەخوێنن بە پسپۆڕەکی دیاریکرا و دوای ئەو پسپۆڕە
تەواو دەکاتن لە کەرتی تایبەت یاخود بۆ خۆی دەتوانانی بە پرۆژێ بچووک ڕاستەخۆ کار دەکە نابێتە ئەرێک لەسەر حکوومەتەکە و خۆشی خاوەن ئیش خۆی دەبیتن و خزمەتێکی گەورە تەقیم دەکەواتە دروستکردنی کادری وسەد پرسیارەکەی جەنابەت هاتە ئێمە کادری وسە دروست نەکەین لە بازار ناتوانین ئەو وڵاتە لەسەر پێی خۆی ڕابگرین بۆ ئەو مەبەستا لەوانە برێت چیتان کردووە ئێمە کۆزاری پەروەردە لە ساڵی 2011 پلانمان هەبوو کە ئێمە ئەو ئامادەیە پیشانێک ئێستا لە هەرێمی کوردستان جەناوت باس کرد کە ئێستا نزیکی تقریبا 49 ئامادەی پیشسازیە لە سەراسی کوردستان و 59 پەروەردە پیشەی هەیە بەڵام ئێمە پلانمانەوە بوو لە ساڵی 2011 دەستمان پێ کرد کە ئێمە بین گۆڕانکاریەک لە شێوەی خوێندنی ئەو خوێندە پیشەیانە بکەین بۆ نمونە بیرمانەوە کردووە پلانەکە ئیشی لەسەرکرا سێ کۆمەلگای پیشەیمان برێن دەرخست کۆمەلگای پیشەی واتە لە پارێزگایش وەکو هەولێر کۆمەلگایکی پیشەی دروستە بوو لە دهۆک لە سلێمانی ئەو کۆمەلگای جێگای 10,000 تەڵەبەی لە یەک کادەبەوە ئەو 10,000 تەڵەبێ ئێستا برێن لە هەموو ئامادەی پیشەکان 4 پسپۆڕ دەخوێنرێ ینی بۆ نمونە ئامادەی پیشەسازی واتە سناعات بە هەموو شتەکانی کارە بۆ سیارات و مۆشتانێک هەیە و ئامادەی پیشەی تیجارەمان هەیە بازرگانیمان هەیە گشت و کاڵمان هەیە گەشت و گوزارمان هەیە ئێمە لەو پلانی خۆمان 31 پسپۆڕمان دیاری کرد ینی 31 پسپۆڕی خوێندن ینی 31 پسپۆڕی ئیش ئەو ئیشێکە لە بازاڕی کاری کوردستان بەرجەسە دەبیتن ئیشی لەسەرکرا گەشتە قۆناغی دیزاین ینی زەویەکانی ژۆرجیران گەشتە قۆناغی دیزاینە کە لەگەر شەریکەیەکی برێن ئەڵمانی جیازیەتی ئەڵمانی اتفاقیش یەکەمیش کرا و دوو شەریکە ئیشی لێ دەکرد بۆ دروستکردن دوو شەریکەش چاودێری بکە بەڵام بەداخەوە لە دوای ئەو یەکسەر شەڕی داعشی بەسەرداهات ئەو بارودۆخە تووشی هەرێمی کوردستان بوو ئەو سێ پرۆژە ڕاوەستا ئەنێک ئەو سێ پرۆژە ڕانەوەستا بە ئێمە ساڵانە لە هەر پارێزگایەک 10,000 تەڵەبە وەردەگیرا و ئەو 10,000 تەڵەبە 31 تەخەسوسی جیاوازی دەخین کە ڕاستەخۆ بەسرابوونەوە بە بازار و ئەوانە لە ئاستێکی زۆر بەرزی دەیان خوێن چکە هەمووی بە تەکنیکی تازە دەخوێندرا و پلانی تدریبی مامۆستا بۆ دانرا بوو پرۆگرام دەگۆڕا هەر ئەتا ئەو کاتە بڕوانامەی ئامادەیی بوو بەڵام چۆن ئەنی بە خزمەتت کەم ئەوانە 3 ساڵ دایان خوێن بەڵام ئەو 3 ساڵە یەک لە ئەوەکانی پلانەکەی بەرنامەکە ئێمە ئەوە بوو ئەو 3 ساڵە کە تەقدیمی دەکردبین دەهات لە بەشێک لە بەشەکانی ئەو وەردەگیرا لەو ئامادەی پیشەی وەردەگیرا ئەو ئامادەی پیشێ لە زانکۆکان فراوانتر بوو چکە برێن شوێنی مانەوە و حەسانەوە و هەموو ئەو شتانێک کە هەیتی ینی بەس بەشی ئاژەڵ و پەڕەواڵ حەقڵەکی گەورە و گرانی بۆ دروست دەکرانی مەبەستم تۆ کەس بە ساڵی یەکەم و دووەم تێپەڕیبای خۆی دێژاند ینی برێن ئەو کۆمەلگایە لەسەر دەستی خۆی دێژانانی ئێوارەی دوای داوامی خۆی ئیشیان دەکرد ئەنی کاریان دەکرد هەموو بەشەکان کاریان دەکرد وەکو بازاڕێک کاریان دەکردەوە لەسەر خۆیان ینی بنەمای قسادی خۆیان دادن ینی پێویستیان بە پشتیوانی وەزارەت و تربیەکانی شەو نەدەما خۆیان بەڕێوە دەبرد و ئەوە بێت و بەردەوامی بواە ینی ساڵانە تۆ 10,000 تەڵەبە بنێرێ بازار بە تەخەسوس بە ئاستی بەرز بە توانایەکی باش ئەوە ئەتوو بازاڕی کاری کوردستانت پڕ لە خەڵکی ئامادە باش و دەرچووی کادری باش دەکرد ئەوانە لە کۆمپانیەکانی بێگانەکان دەیانتوانی ئیش بکەن لە ناوخۆ دەیانتوانی لەسەر پرۆژەی بچووک دەیانتوانی بەڵام بەداخۆکو باسم کرد ئەو پرۆژە وەستێنرا بەهۆی ئەوەی کە پارە نەما کە پارێکە بۆ دیاریکرا بوو هەموو شتەکان تێک چوو پرۆژەکان وکە خۆی مایە لە شوێنی خۆی مایتەوە بەڵام نەتوانرا ئیش لە بەرنامەدا ئێستاکەش ئێمە بەدایان پەیوەندی کرا هەوڵدرا لەگە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەگە سەرمایهدارانی ناوخۆ لەگەر زۆر خەڵک پەیوەندی کراوە بتوانێت پرۆژانە زودی بکەینەوە لە حکوومەتیش ئەو بەرنامان هەیە مەوجودە زیندووە مەبەستم ئەوەیە ئەمن دەبێت قسەی ئەو بکەم ئەگەر بێت و ئێمە حتى خوێنی پیشەی ڕاستەڕێ نەکەینەوە حتى زۆرترین خوێندکار قوتابی ساڵانە لە خوێنی پیشەی وەرنەگیرێ و خوێنی ئەکادمی دەبی کەمینە لێ وەرگیرێتن لۆی بتواندرێ خوێنی ئەکادمی کەمترین تەڵەبە بچێتە زانکۆکان کە کەمترین تەڵەبە چۆ زانکۆکان لە زانکۆکان دەتوانن بە پلانێکی پێشوەختە واتە زانکۆکان دەبی 10 ساڵ پێش خۆیان پلانیان هەبی بۆەوەی چ کۆلیژێکیان بکەنەوە چ کۆلیژێک داخەن چکە کۆلیژەکانی برێ خوێنی باڵاش پەیوەنددارن بە بازار خەڵک بۆ دەخوێنی بۆ کۆلیشتاو دەکا بۆی فێرەکارێک دەبیتن شادەیە گوردەکری کاری پێ بکاتن بەڵام تۆ کە دەچی لە زانکۆیەک وەردەگیرەی هیچ کارێکت نابی ئەخر بۆ دەخوێنی ئێستا پرسیار لە زانکۆکانیش بکەی برێ بۆ ئەنگۆ لە چوارچێوەی پلان کۆلیژەکانتان ناکەنەوە دەرێن لەبەرەوەی ساڵانە وەزارەتی پەروەردە زیاتر لە 56,000
خوێندکار قوتابیمان لەو ڕوانەکەی ئێمە ناتوانین ئەو پلانە دانێن ئەوانی شەقیانە بەڕاستی ئێمە شەقمانە بەڵام بێت و ئەگەر بێت و ئەتو زۆرترین تەڵەبە بەرەو قۆناغی پیشەیی بێ 3 ساڵ بخوێنی و بە باشترین فێربوونی پیشە بچێتە بازار کەمترین تەڵەبە دەچێتە ئەکادمیکە کەمترین تەڵەبە چوو کەمترین تەڵەبە پۆلی دوازە تەخەڕوز دەکە بۆ زانکۆکان دەتوانن بە ئیسراعەتی خۆیان پلانیان نەبی چکۆلی ژەک بکەنەوە ئەو تەزەخم و فشارەش نابینێ ینی ئەگەر تەمەشاکەن هەندێک نمونەی وڵاتان بینەوە ئەلمانیا وڵاتانی ئەوروپا بە شێوەیەکی گشتی بە تایبەتی ئەلمانیا تەمەشا دەکەیت زۆرترین تەڵەبە پیشە دەخوێنی کەمترین تەڵەبە دەستا ئەکادمی ینی نمونەکە پێبریم وڵاتێکی ئیران و لە زیرانمانە ئێستا لە ئیران 150 خوێندنیان پیشەیە بۆ پرماوسا ئەوان بڕوانامەی دیبلۆمی جوارەگرن کە تەواویان کرد یعنی ئێمە لێرە بڕوانامەی ئامادەیان ئێنێ و ناتوانن لە زۆریشان لە زانکۆکان وەربگیرن وەکو بەڕێزش ئێستا ئاماژە پێدا ناشتوانن کاریش بکەن لە بازار یعنی هەلیکاریشان بۆ ناڕخسێت بەڵام هەرنا بڕوانامەکان بۆ هەوڵ نادەن بیکەنە دیبلۆم زانی خاتو ئێمە شتێک بە هەڵەتێک گەیشتینە سەر بڕوانامە هەر بەناو شکل نییە بە ئیشە بڕوانامە چفێر بووە چفێر دەبی لە بازار چی دەست دەکەویتن با بڕوانەمەکەی دیبلۆمی با بە کەلێرۆزبی با ماستەری با دکتۆرابی بەڵام کە کاری نەبوو لە بازار لەگە بازار ڕێک نەخرابوو قیمەتی نابیتن ئەوەی ئێمە بەسمانە ئەمە کە ئامادەی لا ئێمە تەخەڕوز دەکاتن ئەگەر بێت و لە بازار کارێبی و کاری دەستکەویتن ئەو کاتە ئەوە گرنگە نەک دبلۆم بەڵام ئێمە وەکو دەمێت لە ئاخیر قسە لەسەوە بکەین ئێمە لەگەی خوێندی باڵا و تەنسیقەمان هەیە ینی بەنسبەت ئامادەیەکان ئامادەی پیشەکان دەی یەکەمی سەرکەوتوەکانی ساڵانە یەکەمەکان وەردەگیرێن لە کۆلیژەکە لە پەیمانگاکانی تەکنیکی وەکو وەکو باس کردو بڵۆمیان پێدەدرێتن و یەکەمەکانیشان بە پێی دەرەجە جاروێ لە کۆلیژەکانی تەکنیکی وەردەگیرێتن ینی ئەو حالەتەیە بەڵام ئێمە بخوان تەشجیعی ئەوە ناکەمە تەشجیع ئەوە دەکەین ئاسی خوێندنی پیشەی بەهێزکەین بۆی قوتابی خوێندکار بتوانین لە ماوەی 3 ساڵ لە ئاستەکی بەرزدا بچێتە بازار باوەش لە بیر نەچیتن ئێمە دەبی بەردەوام لەگەر بازار ململانێ بکەین لەوەی چۆن دەتوانین خۆمان پێش بخەین ینی بۆ نمونە ئێمە لە کاتێکدا دەبی بازار بە خۆمان بەستینەوە دەبی هەموو ئەوانەی کە لە بازار کار دەکەن برێن هەر لە کەسێکی برێن پیشەیی و هەر پیشەیەکی ئیش دەکاتن دەبی بە خۆمانی بەستینەوە دەبیت لە دەورەیە خوێنێکی پیشەی تەواو کرد بێتن بۆی بتوانانی ئیجازەی بدرێتێ کار بکاتن وەکو دنیا ینی بۆ من کەس ناتوانانی لە خۆڕا کارێک بکاتن بەبێ ئیجازە ئەو کارە چیە دەبیت تۆ ڕێگات پێداویتن واتە شەهادەیەکی پیشەی هەبیتن ئەو جە بتوانانی کار بکاتن دەبی خوێنیش پیشەی تەواو کردبی ئەگەر خوێنیش نەبی دەبی هاتبی خولێکی لە لای ئێمە دیت بیتن ئەوە بتوانانی ئیجازە بتن بەڵام ئەو لە کاتێکدا دەبی تۆ ئاستی خوێندنەکەت لە ئاستی بازار بەرزتر بی واتە تۆ خەریجێکی خەریجێکی برێن خوێندنێکی پیشەی تو کە چۆ بازار دەبی ئاست و توانە و کەفەعەتی لەو کەسەی بازار کە خۆی فێر بووە ئاستەکەی بەرزبی لۆی بتوانانی بازار لە خۆی دروستکاتن باشە مامۆستا ئەحمەد وەک دەبینی لە خوێندنی پەیمانگاکان لە سیستەمی نوێی پەروەردەی زۆربەی وڵاتان نەماوە ئەوە تا دوای تەواوکردنی پۆلی 6 ئەو 2 ساڵێک پەیمانگا 2 ساڵیەکان مەبەستم ڕاستەوخۆ زانکۆ بڵێن قوتە بێتەوە هەرێمی کوردستان لە پلان و پرۆگرامی دانیە بیر لەم بابەتە بکاتەوە ئەو 2 ساڵیە نەمێنێت ئەو ینی بەڕاستی بەسیای دەخوێنن و هیچ ئەوەیەکیشان نییە بۆ خۆت ئاگداری ئێستا ئەگەر ئەوانە لە هەر جەیەکدا بمەزرێن هەتا شادەی بەکەلارس بڵێن بڕانامەی بەکەلێرس وەستا بێ بڕانامەی دیبلۆمەکان دانامەزرێن ئەوە دوورانە ئەو پێویستی بەمەوەنێ بە خوێنی باڵاوە چکە ئەمە هیچ پەیمانگایەکمان نیە 2 ساڵی بیت لە هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە هیچ پەیمانگایەکمان نیە لە دوای قۆناغی ئامادەی 2 ساڵ بخوێنیتن کاتی خۆی پەیمانگای مامۆستایان هەبوو ئەوە نەما ئەوانە بوونە کۆلیژی بنەڕەتی ئێستا کە لە زانکۆکان لە جیاتی ئەوان کۆلیژ بنەڕەتیان کردوتەوە لەلای ئێمە پۆلی 12 تەواو دەبێتن بەڵام ئێمە پەیمانگامان هەیە پەیمانگاکانیمە لە دوای قۆناغی نوێی بنەڕەتیەوە 5 ساڵ دەخوێنن ئەو پەیمانگایانەمان هەیە 5 ساڵ دەخوێنن دوای قۆناغی بنەڕەتی پەیمانگای دەتوان برێم ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان پەیمانگای پیشەیین بۆ چەند پیشەیەکی دیاری کراوە و کۆمپیوتەر وەرزش هونەر ئەو پەیمانگایانەمان هەیە بەڵام لە خوێنی باڵا ئەو 2 ساڵە ئەوانە زانکۆ پۆلۆتەکنیکیەکانیان هەیە زانکۆ پۆلۆتەکنیکیەکان هەم زانکۆیانە هەم پەیمانگایان هەیە پەیمانگایەکانیان زۆربیان تەکنیکین لە دوای قۆناغی 12 2 ساڵ دەخوێنن لە تەکنیکێکی دیاریکرا و فێر ئەو تەکنیکەکە دەبن و دەچێن لە بازاڕی کار ئەوەش پەیوەندی بەوانەوەیە نازانم ئایا دەرسوانەکانیان
چەند لەگەر بازار دێنەوە نایەنەوە بەڵام تا ڕادەگەوەی من ئاگاداریانم ئەوانیش خەریکی چاکسازین لەو بابەتە. باشە مامۆستا ئەحمەد دەکرێت کەرتی تایبەت سوودمەند بێت لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بەڵام بە شێوەیە کە مافی دەرچوان زامن بکرێت بۆ تا ئێستا کەرتی تایبەت نەکراوەتەوە ینی واتا ببێتە بەشێک لە چارەسەر ینی هاوکاری حکوومەتیش ئەکا و هاوکاری ئەو دەرچوانەش ئەکا بەڵام هەمانگێک لەگەڵ بڵێن حکوومەتا بکات هەر کەسێک لە کەرتی تایبەت بوو لە پاشە ڕۆژدا کەوازی لە کارەکەی هێنا ئەو چەند ساڵی وەکو خزمەت بۆ هێژمار بکرێ ئێوە بیرتان لەوە نەکردوەوە هەماهەنگی لە نێوان خۆتانیش و بڵێن وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و حکوومەتیش و کەرتی تایبەتیش بێن ناو بڵێن ئەو پرۆسەیەوە پرۆسێکی ئاوا بە ئەنجام بگەێنن کەرتی تایبەت کە بۆ خوێندن یان بۆ کار بۆ دەستی کار وڵا بۆ خوێندن کەرتی تایبەت بەنسبەت وەزارەتی پەروەردەکە ئێستا ڕۆژنووسی قانونی وەزارەتیشمان ئێستا ئامادەیە بچێتە پەرلەمان گرنگی بۆ بابەتە دراوە ئێمە باوەڕۆم بۆ هەیە کەرتی تایبەت هاوکار و هەمانجی گەورەبی لە هەموو ئەساساتەکانی حکوومەت لە زمانی وانە وەزارەتی پەروەردە چونکە بار ئاسانی و کار ئاسانی باش بۆ ئێمە دروست دەکاتن لەبەر ئەوەی خەڵک خۆی ئارەزوومەندە بۆی کە منداڵەکەی دەنێرتە خوێندنێکی عالی خۆی تەحملی مەسئولیەتی خۆی دەکاتن پارە دەداتن بە پارە منداڵەکەی دەخوێنی بەڵام لە هەمان کاتدا کە بێت و کەرتی تایبەتی خوێندن ینی مەکاتیبی خوێنی ئەهلی زیاد بوو منافەسەیەک لە بەینان دروست دەبێتن ئەو منافەسە بۆ مەجاری پێشکەوتن بۆ بازاڕی خۆیان و پێشکەوتن ئێمە وەزارەتی پەروەردە تەنها مەسئولین لەسەر کوالیتی خوێندنیان ئاستی خوێندنیان بەدواداچی خوێندنیان فێربوونیان ئەو مەجارانەی کە پەیوەنددارە بە مەجاری پەروەردە فێرکردن باقی مەسائلە مالیەکەی پەیوەندی بە خۆیانەوە دەبێتن ئەم پێم وایە ئەگەر باش ئیش خۆیان بکەن لە دنیاشدا تەجروبە هەبووە ئەوانە دەتوان خزمەت و پرۆسی پەروەردە زیاتر بکەن بەڵام زیاتر لە مەجال لە مینبەرە پەروەردەیەکەوە و ڕێنمای تایبەت بۆ بابەتە شەی لەلای ئێمە ئێستا ڕێنمای ژمارەیەک و ڕێنمایەکی زۆر وردە بە دوواداچوونی باشی بۆ بکرێ پێم وایە لە قازانجی باش دەی بەنسبەت ئەوەی وەبەرهێنان ئێمە دەرچوانی ئێمە ئێستاما پلانێکمان هەیە پلانەکە مەشروعی پێی دەرین پرۆژێ تڤت پرۆژێ تڤت پەیوەندی بە وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی کاروباری کۆمەڵاتی لەگەر بە هاوکاری و هەمانجی ڕێکخراوی یونسکۆ بە پشتیوانیەشێتی ئەوروپا کە مەشروعەکە بۆ مەشروع پارێ بۆ دابین کرد ئێمە 5 ساڵ وەزاری تەربیەیەشی لەو بابەتە کرد کە ئەو مەشروع ڕاستەوخۆ ئەوەش ژووری بازرگانیشە لەگەر بوو ئەوەیە تو بازەکە بیزەبدەوە و دەتواندرا پیشە هەموو پیشە لە هەرێمی کوردستاندا بخۆت کرێت ڕێکخرێتەوە بە بازار ببەسرێتەوە بە کەرتی تایبەت و غرفەی تیجارەوە واتە لە کوردستان موسساتێک دروست دەبوو لە عێراقش موسساتێک دروست دەبوو ئەو موسساتە تایبەت دەبوو بە پیشە ینی هەموو پیشە هەرێمی کوردستانی کۆنتترۆل دەکرد و ئەژمارکردنی ژماری پیشەدادەنانی ئاستی پیشەی دیاری دەکرد لە 8 ژماری ئاستی پیشەیی هەبوو و ئەو پرۆژەیە تەنزیمی میلاکی پیشەی لە کوردستان دەکرد خوێندنی وەزارەتی پەروەردە پلایانی پیشەکەی بە بازار دەبەستەوە خوێندنی باڵای بە بازار دەبەستەوە کاروباری کۆمەڵاتی بە بازار دەبەستەوە ئەو بۆ پرۆژەیەکی قانونی چووە حکوومەتی عێراق لە حکوومەتی عێراق قبول کرا چووە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی عێراق دەبایە بخرێتە بەرنامەی پرۆژەی برێن پەرلەمانی عێراق لە وەزبەی پێشوو بەڵام بەداخۆ لە پەرلەمانی عێراق ڕەت کراوە ئەنی ڕەت کراوە قبول نەکرا بە هەر هۆکارێک کشتی 5 ساڵ زیاتر ئیشی لەسەکرا لێ ئەمە بەڕاستی پێشنیازمان وابوو لەگەر یونسکۆش قسەمان کردیا کە ئەو پرۆژە بدرێت هەرێمی کوردستان یانەگە حکوومەتی عێراقیش جێبەجێ ناکە پرۆژە ئامادەیە برێتە هەرێمی کوردستان لە ڕێگەی حکوومەتی هەرێمە بدرێتە پەرلەمانی خۆمان بکرێتە مەشروعی قانونی ئەم پێم وایە ئەو مەشروعە دەتوانی زۆر کێشەی مەسەلەی پیشە لە هەرێمی کوردستان چارەسەرکەوە ئێمە لەسەر ئاستی بەجژ ئەومان گەیاندووە. مامۆستا ئەحمەد بینە سەر ئەو دەرچوانەی ئامادەیەکان ساڵانە گرفتێکی زۆر ڕوبەڕووی دەرچوانی ئامادەی دەبنەوە لە بەرگرتنیان لە زانکۆکانی هەرێم ئێوە چیتان کردووە یاخود هەماهەنگی ئێوە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا چۆنە کە ئەم قوتابیانە کە ساڵانە ئەگرفتێکی زۆریان بۆ دروستە بێ و ڕەنجی 12 ساڵی خوێندنیان بەبا ئەچێ هەندێکیان ینی ئەوەشی کە بڵێن بڵێن بە کوردێکی خۆمان واستەی هەیە لە شوێنە بەرزەکان وەرەگیرێن و لە هەمان کاشێکە دەرچوون
دامەزاندنیشیان بسەڵگەرە. زۆر سپاس. وەڵا بەنسبەت ئەمە خوێنی باڵا وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێنی باڵا دوو دەتوانم بڵێم دوو وەزارەتی زۆر لێک نزیکن و تەواوکەری یەکترینە و لە هەموو قۆناغەکانی کابینەکانی پێشوش هەماهەنگی باشە بۆ لە نێوان هەردوو وەزارەت و لەو کابینەیەش و لە ئێستا کادا زۆر هەماهەنگی باشەیە و بەکردەوە ئێمە پەیوەندی باشمان بێکەوە هەیە هەر بۆ نمونە ئەو ساڵ دیدارێکی هاوبەشمان هەبوو لە سەرەتای ساڵی ئەو ساڵ دیداری هاوبەشەکە لە وەرۆشەپێک خۆی نواندەوە کە ڕۆژێک ئیشمان لەسەر کرد لە ئەنجامدا زیاتر لە 15 خاڵ لە نێوان خۆمان تۆمار کرا و ئەو خاڵانە ڕەوانی ئەنجومەنی وەزیران کران کە مشتەرەکن بۆ پێشخستنی پەروەردە و خوێندنی باڵا بە شێوەیەکی گشتی و لە زمانی ئەو خاڵانە یەک لە خاڵەکان ئەوەیە لە دیداری هاوبەش ئەوە بوو پلانێکی استراتیزی بۆ خوێندنی پیشەی تەکنیکی دابدرێتن بۆ خۆشبەختانە لە ماوەی ڕابردوو بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران کە داوا لە خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەکە بە زووترین کات پلانێکی استراتیزی دانین بۆ ڕێخستن و چاکسازیکردنی خوێندنی پیشەی و خوێندنی تەکنیکی کە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە پلانەکەی خۆمان ئامادە کرد و دامانناوە پێم وایە برادەران لە وەزارەتی خوێندنی باڵاش دایانناوە ماوە دوێک کۆدانیشین لە ڕێگای دانیشتنێک ئەو پلانە تێکەڵکەین وەکو پلانێکی استراتیزی ئەوە بەنسبەت خاڵی یەکەم هەماهەنگیمان ئەوەی باز دەکەی کە خۆناغی دوازدە کە تەخەڕوز دەکەن ئەم دەبێت ئیشارەم پێدا خۆناغی دوازدە کە تەخەڕوز دەکاتن مەجبورە بەرەو خوێندنی باڵا دەچیت ساڵانە 50,000 بۆ 6,000 تەڵەبە بە ساڵانە بە ڕێژێ دەڕەوە تەخەڕوز دەکاتن خوێندنی باڵا بەڕاستی ناچارە چیان لێ بکاتن دەبی وەریان گریتن کاتێک کە وەریان دەگریتن ناتوانانی پلانێکی باشی هەبیتن بۆی بتوانانی ئەو لەگەر بازاڕی کوردستان ڕێکی بخاتن لۆچکە زۆرە ئەو ڕێژە زەرە بە ئەو ڕێژە زۆرە ناتوانانی بە پێی پێویستی خۆی وەریگریتن لە ئەنجام تووشی کۆمەڵی قەیران دەبیتن لەو قەیرانانە ئەو زانکۆیانە کۆمەڵێک زانکۆ دەمینێت کە ئەو زانکۆیانە بە ئاهلی و بە تووشی مەلەل ئەبن و پێزاری شەبن ینی بەڕاستی حەقی خۆیان نییە بڵێن گواستنەوەیان بۆ بکرێ بۆ ناو شار و شوێنی خۆیان وڵای ئەوە ژێر کە لەو گرفتە هەرە نارێم گەوران یەک گرفتە ئەساسیەکانی وەزارەتی تربیەیانی کە درێم وەزارەتی تربیە بە کۆی بەڕێوەبەراتی گشتی و تربیەکان کە ساڵانە بەشێکە لە ئازارەکان کە ئێمە دەیچێژین ئەوەش نەخەتای مامۆستایەکەیە نەخەتای تربیە نەخەتای وەزارەتە نەخەتای کەسە خەتای هەمووشمانە ینی کێشەیەکی دروست بووە ئەمە خۆی میلاک کە تو قسە لەسەر تەنزیمی میلاک دەکەین تەنزیمی میلاکی مامۆستا چۆنە ئەتوو بنەمای تەنزیمی میلاکە ینی مامۆستا بەش بە پێ بە شەوانە تەنزیمی میلاکی دەکرێتن ینی بۆ بنەڕەتی 24 بۆ 22وانە بۆ ئامادەی ئەوە دەبی مامۆستا ئەوە دەوانێت خۆی برێتەوە نابی نەزیاد بکاتن نەکەم بکاتن چکە لە میلاک زیادە هەخراپە کەمیشە خراپە دەبی میلاک وەکو خۆی تەنزیم بیتن کاتێک تەنزیم دەبیتن ئەتوو مشکلێن نامێنێتن ئەمە ساڵانە کاتی خۆی ینی پێش مەسەڵەی 2004 دەکە ئەمە هەموو ئەوشتانە قۆناغی 2004دا قۆناغێکی زۆر شومە شەڕی داعش و برێن ئەو کێشەی نهاتنی بودجە لە مرکزی دەوڵەتی عێراق و لێوە قەیرانەکان دەست پێ دەکاتن لێوە هەموو شتەکان وەستاون ئێمە پێشی 2004دا 2013 شەمان بووە دامەزراندنمان هەبووە ساڵانە دامەزرانی هەمیشەییمان هەبوو ئەو دامەزرانانەمان دەبێت بۆ دوورترین گوند باشە لە دوورترین گوندەکاندا دەمەزران لە بەرامبەر ئەوە ئێمە ڕێنماییمان هەبوو بۆ گواستنەوە ڕێنمایکی مرکزی هەبوو لە وەزارەت دادەبەزی بۆ هەموو گشتەکان ئەو ڕێنمایە بە خاڵبەندیە نەک ساڵی خزمەت چکە ساڵی خزمەت جیاوازە ڕێگە خاڵبەندی ینی مامۆستایەکەی لەسەر سنوور بێن لە گوندێکی دووری ئازیۆبەران مامۆستایە یان لە چۆمان مامۆستایە یان لە برێن لە پارێزگاکانی دیکەش بە هەماشیوە ئەو مامۆستایە بە پێی خاڵبەندی قۆناغێک لە قۆناغەکان ساڵانە خاڵبەندی دەکرێت بێ خاڵبەندی دانرای ئەو مامۆستای لەو گوندە دوورە بە چەند خاڵان هەنگاوەک دێتەوە پێش بە چەند خاڵی تر هەنگاوی دوم دێتە پێش بە چەند خاڵی تر هەنگاو بە هەنگاو هەتە دێتەوە ناوشار بەڵام ئەوە چێ دەبووە بەدیلی تۆ مامۆستایەک دازە دامەزراوت دەبردە بەدیلی ئاخر لوتکە ئەوی تر دەهاتە شوێنی ئەوی تر دەهاتە شوێنی ئەو تۆ میلاشی شاگرد بۆ دروست نەدەبوو و هەموو ئەو مامۆستایەتی بازەکەی بە پێی خاڵبەندی خۆیان قۆناغ بە قۆناغ دەهاتەوە ناو شارەکان و ناو شارەکانیش دەبایە ڕێکخرێن تەنزیم بکرێنەوە ئێستا تۆ دامەزراندن نییە بزانە دامەزراندن نییە دامەزرانی هەمیشەی کە دامەزرانی هەمیشەی نییە چۆن مامۆستا دەبێت شوێن ئەو مامۆستایی کە نەقڵی دەکەی مامۆستا نییە بیبێ شوێنی ئەو مامۆستایی کە نەقڵی بکەیت ئەگەر نقلیشی بکەیت دەبی بیر لەو بکەی بۆ وانە بێ شوێنەکەی پڕکەیەوە وانە بێژی شەر نییە لەو قەزایە یان لەو دوورە دەست دەیە
خەریت چەبیتن خەڵکی منتیقەکەبی وەگە خەڵکی منتیقەش نەبی ئەو پارەی نییە کە ئەو بۆ پارێ ناتوانانی مامۆستایەک لە شوێنیشی دوورەوە بستەوێندە ئەوە دەبێتە هۆکار ئەتو ناچاری ئەو مامۆستایە بهێلی و قۆناغی بەڕاستی هەتا چارەسەری کێشەکە دەکەیت لێ لە زۆر شوێنان مامۆستایەکان نەکردگلەی شکایەتیشان لێمان کردووە شکایەتیان لە تەربیەکانیش کردووە و دەژبنەوە لە شکایەتەکانی خۆیان چکە حەقی خۆیانە بەڕاستی زۆری حەقی خۆیانە بەڵام بارودۆخەکە ڕێگرە بۆی ئەمەوە چەند ساڵە هەوڵماندایە بەس دەسەڵات درایەتە تەربیە قەزا بێن تەربیەشی قەزا تەنزیمی میلاک بۆ خۆی بکات لە ناو خۆی لە ناو خۆی تەنزیم میلاکی خۆی ڕێک بخاتەوە بە وانستەی وانە بێش واتە هەندێک دادپەروەری بکاتن لەو مامۆستایانێک کە زۆر دوور ئەنی زۆر لە مێژەماینەوە شوێنیان بگۆڕی لە شوێنی ئەو وانە بێش دانێتن کە هەرچەند بۆ ئێمە ئەوە چارەسەری بنەڕەتی نیە بەڵام وەکو باس کرد هاوکاریەکە بۆ ئەو مامۆستایانێک کە زۆر ماینەوە دەنا ئیلا دەبی ئەمە بچینەوە سەر ئەسلی ئەوەی کە ئەمە مامۆستای هەمیشەیە بلوێ بتوانین عادەی تەنزیمی میلاکی خۆمان بە شێوەیەکی باش بکەینەوە ئەو خاڵی دووەم ئەگەر بارودۆخی هەرێمی کوردستان جێگیر بی و بودجە بێت و ینی ساڵانە بودجە بێتەوە هەرێمی کوردستان و پارە بێتەوە بارودۆخەکە چاوی زۆر پلانەیە ینی بڕواتە بێ ئێمە لە سیاست لە وەزارەتی پەروەردە سیاسەی چی گشتیمان هەیە بۆ داڕشتنی چارەسەری هەموو کێشانێن باسمان کرد هەنی لەبیر نەچ ئێستا وەزارەتی تەربیەیەک لە ئیشە سەرکەوتوەکانی ئەوە بووە نەمان هێشتی خوێندن ڕابژیرێ ئەتو لەبیر نەچی وەزارەتی تەربیە بە قۆناغی شەڕی داعشتا تێپەڕیا بە قۆناغی نەبوونی موچە تێپەڕێ بە قۆناغی کەرەنتینە تێپەڕێ بە قۆناغی مەسەلەی نەخۆشی کڕۆنا و بینەبەردە ئەو مەشاکلە نەمە ساڵی پار تا ڕادچی زۆر گەشتە لوتکەی ئەوەی کە دەوام دەست پێ نەکاتەوە دەزانانی ئەگەر ساڵی پار خوێندن نەبایە بۆ 11 ساڵ وەزارەتی تەربیە نەیدەتوانی ئاسی خوێندنی خۆی ڕاستکاتەوە بە 11 ساڵ نەیدەتوانی خوێن بەڵام لەگەر ئەوەدا نەهێڵدرایانی دەوام پەچی بکەوی دەوام بەردەوام بوو خوێندن بەردەوام بوو ئاستەکانیش باش بوون ینی مامۆستا دەوری گەورەیان دیت ینی هۆکاری یەکەمی سەرکەوتنەکە مامۆستا بووە ئەوزە ئیدارەکانیان بوونە ئەوزە فەرمانبەرە بەڕێزەکان هەموو سەرچی وەزارەتی بەیەکەوە توانراوانی ئیشی سەرکەوتنی گەورە بەدەست بێتن و پلانی باشیشە بۆی ئەم ئەو قەیرانانە تێبەڕکەین کە جەنابەت باس کردە بەڵام هەندە جاروەیە هەندە قەیران لەوە گەورەترە کە ئەمە لە بەردەستمانە یعنی بۆ نمونە کێشەی مامۆستایەکمان هەیە کە درەنگ دەتوانی بگەڕێتەوە نێزیک بەڵام قەیرانەکان لەوە گەورەترێت ئەمە چارە دەدۆزینەوە ئێستا کەژ ئەمە لە چوارچێوەی سیاسی وەزارەتی پەروەردە هەر کاتێک بودجەی وەزارەتی پەروەردە ڕێکخراوە ئیمکانەتی مامۆستا چارەسەر کراوە ئێمە دەتوانین ئەوانە زۆر بە ئاسانی چارەسەر بکەین و چارەسەریشی ئاسانە بەڵێ مامۆستا پرسیارێکی ترم گواستنەوەی مامۆستایان و فەرمانبەران و کارگوزاران لە قوتابخانەکان چۆنە ئایا ئەو سیستەمەی پلاندانان و ئایتی کە ئێستا دووەم ساڵێتی لە وەزارەتی پەروەردە دانراوە کاری ئێوەی ئاسان کردووە لە زۆری میلاک لە هەندێک قوتابخانە و کە چەندین مامۆستای زیادی هەیە و لەبەرەوەی ماڵی نزیکی ئەو مانتیقەیە و لەبەرەوەی چەند ساڵە لەگەڵ هاوڕێکانێتی نایەوێت لەو مەکتەبە جیابێتەوە ینی لەگەڵ بیئەکە ئەوەیە بڵێن هەڵەکاوە زۆری کە نووسەرانیش لەو کاتی با بڵێن لەو قوتابخانانان لەگەڵ کارگوزاران لە هەمان کاتە لە هەندێک قوتابخانە یەک کاتی بە هەیە یانیش یەک بڵێن کارگوزار هەیە مەکتەبێکی گەورە لەسەر شانێتی ئەوەی بۆ ئاسانکردن کە ئێوە بزانن ئەو میلاکە زۆرە ئەم میلاکە کەمەوەڕێکی بخەنەوە بەتاکید سیستەمی نظامی ئیپەروەردە دەرەی بەڵێ زۆر سیستەمەشی چاکە زۆر گونجاوە لە ئاستەکی زۆر باش خزمەتی گەورەی وەزارەتی تەربیە کردووە بەتاکید هیچ شتێک بێکەم و کوڕ نییە بەڵام دەتوانم بڵێم لە هیچێکە لەو خزمەتگوزاری گەورانێک کە ئێستا تەربیە دەکرێت شانازی پێوە بکاتن ئەو نیزامە وای کردووە کە ئەتۆ جەنابی وەزیر لە شوێنی خۆیەوە ئێمە بە پێی پەیوەندی خۆمانەوە بە یەک کلیک دەتوانی هەموو ئەو زانیارانەت بەدەستکەوی کە هەر لە هەر شوێنێک دەتەوێت بیبینی لە هەر قوتابخانێک لە قوتابخانەکانی کوردستان دەتوانێت بیبینی نەکرد میلاشی مامۆستا مامیلاشی مۆزەفین دەرەجا هەموو ئەو سزلاتانێک کە لە مەکتەب کە پێویست بوو هەبوو بزانرێت تۆ دەتوانێت ڕاستەوخۆ بیبینی ئەو یەکێکە لە خزمەتگوزاری گەورەکان بەڕاستی دەتوانێت باشترین شێوە چاودێری بکرێت بە دوواداچووی لەسەر بکرێت حتا لە گواستنەوەی تەڵەبا لە گواستنەوەی مامۆستا هەموو ئەوانە خزمەتگوزارێکی گەورەی بۆ ئەو بابەتانە پێشکەش کردووە بەڵام مەسەلەی تەنزیمی میلاکی مۆزەفین بەڕاستی ئەگەر ڕاست دەوێتن خۆ مۆزەف لە مەکتەبێ میلاک ئەوە نییە ئەوەی خەڵک بیرێ دەکاتەوە تۆ تەنها میلاشی خزمەتگوزارت هەیە بۆ مەکتەب خزمەتگوزار بە مانای برێن پاسەوان و خزمەتگوزاری برێ خایەنکردنەوەی مەکتەب و شتیوالەت هەیە کاتە یاخود نووسەرەوەی پێدەگوترێتن
هەماهەنگی هاوکاری کاتوێک گوت و کات لە ئامادەیەکاندا پێویستە باقی تر بەڕاستی ئەتو لە بنەڕەتیەکان ئەوەت پێویست نییە تۆ یاریدەرت هەیە یاریدەری خوێندکارت هەیە قوتابیت هەیە و یاریدەری ئیداریش هەیە و بەڕێوەبەرت هەیە بیشەکانی خۆیان ڕادەگەن ئەوانە بەڕاستی تەنها ئێستا یەک مۆزەفی کۆمپیوتەر یاخود دوو مۆزەف لە هەندێک شوێندا بۆ نظامی ئیپەروەردەکە ئەوە ئیش لەو بابەتە دەکات باقی دیکە ئەو میلاکە زۆرەی ناوێتن ینی ئەو پێویستە نییە بەڵام تەڵەبیات زۆرە ینی خۆی پێویست نییە بەس تەڵەبیات زۆرە بەڵام زۆرترین بەڕێز داوا دەکەن بستنە قوتابخانەکان لە بەروێز دەکەن لێ کەمتر ئیشەیە و ئیسراعاترە و ئەوەترە بە پێچەوانەوە ئەمە سیاسەتی وەزاری تربیەوە بەڕێوەبەراتی شتەکان وا بووە کە دەبێ ئەو مۆزەفانێکە لە چوارچێوەی وەزاری تربیەن دەبی لە ناو بەڕێوەبەراتی شتەکان کار بکەن لە ناو پەروەردەکانی قزاکان کار بکەن چونکە ئیش خۆیان لەوێن دەرە زیاتر نەک لە ناو مەکتەبەکانە بەنسبەت میلاشی مامۆستای ناو شارەکان میلاشی مامۆستای ناو شارەکان ئەوە بۆ ئەو ساڵ و دو ساڵە نییە زیاتر لە 30 ساڵش دەبی پێشی ڕاپەڕینەوە میلاک تەزەخمی کردو لە ناو شارەکان پێویستی بە تەنزیم هەیە و ئەو تەنزیمەش ئەم پێم وایە بە بڕیار تەنزیم ناکرێتن بە بڕیارێکی گواستنەوە تەنزیم ناکرێت ئەوە دائیمەن بڕۆ ئەگە تەماشاکە لە وڵاتانی پێشکەوتوی ئەوروپی هەموو شتێک لە چوارچێوەی غرامە دادەنێن پارە دادەنێن دەیبەستنەوە بە غرامە پارە لەو لەسەرەوە سازوان تەنزیمی حیاتی خۆت بکەیت خۆی تەنزیمی میلاچیش لە ناو مامۆستایان ڕۆژگارێک ئەو ڕۆڵەوانی ئەو بارودۆخە نەگونجێ نەکرێ بەڵام دەبی ببەسترێتەوە بە مەسائیلی دەرماڵە ینی تۆی مامۆستا کە 24 دەرسی خۆت دەڵێەوە موچەی خۆت دەرماڵی خۆت وەک خۆت بۆ سەرفی بەڵام ئەگەر تو 24 دەرز نەرەوە بە گوێرەی وانەکە دەبی دەرماڵەکەت کەم کەیەوە ینی تۆ 20 دەرز دەرەوە پارەی چار دەرماڵی چار وانەت لێ کەم دەکرێت و چکات 24 نالێەوە 24 خۆت برێەوە دەرەوە ئەگەر بێت ئەوە بکەیت تەنزیمی میلاک بۆ خۆی دەبی بەڵام بۆ ئەو ڕۆی ئێستای بارودۆخی مامۆستایان لەبەرەوەی کەم وەڵێک مامۆستا برێن نەکە مامۆستان بەشێک موچیان نەدایێتێ پاشەکەوتیان هەیە لەوانەیە نەتوانێت بەڵێ ناکە ئەویت کە ئەوە نیزامە دەبی وابی خۆگەر باسی نیزام دەکەی نیزام وایە خۆ بەڵێ مامۆستاگیان ئێمە زۆر مادومان کردی ماوەی بەرنامەکەم کۆتایی دێ بەڵام کۆتا پرسیارت ئاراستاکەم کە بەلای منەوە زۆر گرنگە وەک دەبینین دووموچەیی بە هەموو شێوەیەک نایاساییە و حکوومەتیش و پەرلەمانیش لە هەوڵی ئەوە چەکسازیان کە سیستەمی دووموچەیی نێڵن و ئەو کەسانی کە دەرچوون ئەوان سوود لە ئەو شوێنە بڵێن ئەهلیانە وەربگرن هەندێک لە فەرمانبەران و مامۆستایان و بەرپرسانی پلە باڵاکانی پەروەردەی ڕەنگە زۆر باش ئاگداری ئەوە بێت چکە زۆر بەزەقی دیارە سەرڕایکاری خۆیان لە ئەرکی حکوومەتدا لە ئێواران لە کەرتی تایبەت کە هەر سەر بە وەزارەتی پەروەردەیە کارەکەن ینی وەکو ئاماژەی پێم ئەو پەیمانگە ئەهلیانی کە کراونەتەوە یان ئەو قوتابخانە ئەهلیانی کە کراونەتەوە لە کاتێکە دەکرێت دەرچووی زانکۆوان ئەو زانکۆیانی کە دام نەمەزراون لەو کەرتە تایبەتانە سوودمەند بن و بڵێن ینی سوود لەو موچەیە وەربگرن و هەم ئەو خوێندنی کە چەند ساڵ خوێندویانە و بڵێن سوود بە حکوومەتیش و بە نەوەی داهاتوو بگەێنن ئێوەی بڵێن وەزارەتی پەروەردە لەگەڵ جەنابی وەزیرە هەموو بەڕێبەرە گشتەکان بۆچی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتە ئەمە ئەم بڵێن ناخەنە ناو قسەکانتانەوە نیکەنە یەکێک لە کارەکانتان ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە کە هەر بەڕاستی ینی بڵێن ینی من بەڕاستی ینی نامەوێت ناوی هیچ کەسێک بەرم کەس هەیە لە پلەی وەزیفی خۆی ینی لە دوای مدیر عامە بەڵام موچەکەی لە 2 ملیۆنەکە ینی بۆچی لە پەیمانگەیەک ڕێککەوتووە لەگەڵ مدیرەکەیە یان لەگەڵ خاوەن پەیمانگەکەیە مانگی ملیۆنێکی ژوەر ئەگرێ لە مانگێکە 2 ڕستی ڕۆژیش ناچێ بۆ دەوام گوایە ئەو بەسەر پەرشتیەکە نازام یعنی ئەوە هەتاکەی ئێوە بەدوادا چۆن ئەکەن بەڕاستی کاری ئێوەیە لەگەڵ جەنابی وەزیرە باسیکەن بۆ ئەوەش ئەندام پەرلەمانەکان داوای چاکسازیەکەن کە ئێوە دەست پێ بکەن با وەزارەتەکانی کەش چاو لە وەزارەتی پەروەردە بکەن وڵای ئەویان هەرچەند تەخەسوسی من نییە بن وەڵامت دەمەوە بەڵام ئەوەی من ئاگادارم ینی دەتوانم برم بە ویژدان وەڵام دەمەوە ئێستا وەکو باسم کە ڕێنمایەکی تایبەتە بە خوێنە ئەهلیەکان ئەو ڕێنمایە زۆر فراوانە زۆر گشتگیرە و ئەوەی من ئاگادارم لێژنەی تایبەتی بۆ دروستکرایە بە دوادا چوونی 100% دەکەن ئەو ڕێنمای وەکو خۆی جێبەجێ بیتن و یەکێک لە بنەمای ڕێنمایەکان ئەوەیە نابی مۆزەفی حکومی ئیشی کەتی تایبەتی هەبێت یان مەکتەبی هەبی شتی وای هەبێت نابین
ئەسڵەن ئەوە نابێتن کە تو مۆزەفی ئەو ئیشەتە بیتن ئەوە قەدەغە کرایە ئەوە یەکیان دوو ئەوی تر کە مۆزەفە و لە کەتی تایبەت کار دەکە دوای دەوام ئەوە من ناتانم لێرە ڕێنمایەکان باسی ئەوەش کرایە بەڵام دەکرێت لە دوای دەوام مۆزەفێک ئیش بکاتن لە هەر شوێنێک وەکو هەر کەسێکی تر بەڵام ئیستیغلالکردن نا ینی ئەوە بە دوواداچوون بەوە دەکرێت برێن کەسێکەیە ئیستیغلالی وەزیفەکەی کردبیتن بەو شێوێ لەوێ دەوام کە یاخود مەکتەبەکە وەریگرتووی لە بەروی خاتری بگری لە بەروی لە فلانە شوێن مۆزەفە ئەوە بەڕاستی کارێکی نەگونجاوە ئەم دڵنیان بە دوواداچوونی وردی بۆ دەکرێتن و لەگە ئەو ڕێنمایانە نایەتەوە کە وەزارەتی پەروەردەری کردووە چکە وەکو باسم کرد دوا ڕێنمایی وەزارەتی پەروەردە بۆ خوێنی ئاهلی زۆر ڕێنمایشی بەرفراوانە زۆر گشتگیرە زۆر وردە و زۆر بە فلتەراتی زۆری هەیە کە بتواندرێ خوێنێکی ئاهلی مۆڵەت وەگرێتن و لە پاشەوە بە دوواداچوونی وردیش بۆ دەکرێت هەرچەند ئەوی شەکو و شەخصی خۆم هیچ ڕەتی بە ئیشەکەی منەوە نییە لایەنی تر پەیوەنددارم بەو بابەتە بەڵام من بەتاکید ئەو ئەمانەتەوەش خۆشم هەر بە دوواداچوونی بۆ دەکەین و دەیگەێنین بەڵام جنای بۆ زیرخۆی شخصی ئاگداری و بابەتانە هەیە بۆ بە دوواداچوونکردنی ئەو ڕێنماییە کە دەوری باشیە بۆ لە دانانی ئەو ڕێنماییە هەروێم لێ دەزانمە ئەوەندەی بەڕاستی بەو نسبیشیە بەڕێز مامۆستا ئەحمەد گەل چ سەرنج و تێبینیەکت هەیە لەسەر بەرنامەی دیفتچوون و ڕادیۆی پەروەردەیی وەڵا پێشەشی ئەم پێم وایە مەسەلەی ڕادیۆی پەروەردەیی و تەلەڤیزیۆنی پەروەردەیی بەشێکی زۆر زۆر گرنگە لە بەشێک لە بەشەکانی پەروەردەیە ینی لە تەواوکردنی کارەکانی پەروەردەیە چکە ڕاگەیاندن گرنگی و گەورەی زۆر گەورەی هەیە لە ناو کۆمەڵگا بەتایبەتی لە بواری پەروەردە ئەم پێم وایە کرێنشی زۆر گەورە پڕ دەکاتەوە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی پەروەردەیی کە پێشتر تەنها لە پارێزگای سلێمانی هەبوو ئێستا خۆشبەختانە هەولێر و دەتوان برێم هەموو کوردستانیش دەگرێتەوە و خەریکەتە تەوریشی زیاتر پێ دەکەن دەستان خۆش بۆ گشتی ڕاگەیاندن ڕادیۆ تەلەڤیزیۆن و بۆ بەرنامەکەی جەنابەت کە ماوە قسە لەگەر بەڕێزێک بەرپرسێک دەکەی ئەوە پێم وایە قسەکردنە لەسەر هەر خۆی ئەتوو کە باز لە کێشەکانت کرد حتمما بە دوای داچوونیش دەکەی بۆ چارەسەرکردنی ئێمەش ئازادانە ئەو پەڕی سەربەستانە دێن ئەو مەشاکلانی هەمانە باسی دەکەین چکە ئەمە کۆزای تەربیە هیچ کاتێک لە مەشاکلەکان نەترسانێ باسی بکەین و باسی دەکەین بۆی بتوانین چارەسەری بدۆزینەوە و دوا قسەم ئەوەیە دایمەن هاوڵاتی و تایبەتی مامۆستایانی بەڕێز و ئەوانەی لە سەرکی پەروەردەن بیر لەوە نەکەنەوە تەنها مەسئولیت لە دەست ئەو کەسانێک کە بەرپرسیارن لە ناو وەزارەت و بەڕێوەبەراتی شتێکە مەسئولیت لە مامۆستایەکی بەڕێزەوە تا دەگاتە وەزیر بێکۆ مەسئولین لە وڵاتە لە بەڕێوەبردننی ئەو وەزارەتە سەرخستنی ئەو وەزارەتە خوانەکە هەر شکستێک هەمومان تێدا مەسئولین بە گەورە و گسکەی بە سەرکەوتنیشی ئی هەمومانەوە بۆ ئەو ڕادیۆی جەنابیشتان بەرپرسیارەتێکی گەورەی لە ئەستۆتاندایە هیوادارم بەردەوام بن و سەرکەوتبوون و دەستان خۆش دووبارە بەخێر بێ مامۆستا زۆر سپاس دەکەین کە ئەم کاتی خۆت بە ئێمە و بیسەرانی ڕادیۆی پەروەردە و بەرنامەی دیفتچوون بەخشی هیوادارین کاتێکی خۆشت هەبێت و تەمەند درێژ بیت و خۆشەویستان دووبارە ڕێزی من شەمیران بابان ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە لەگەڵ هاوکارم شێرزاد سیدیق جێبەجێکاری هونەری قبول بفەرمونون هیوادارین لە هەوڵدا بین کە کێشە و ئاریشەکان چارە بکەین لەگەڵ ئەو بەرپرسانەی کە لە سلکی پەروەردەیە بەرپرسیارەتیەکی گەوریان لە ئەستۆیە و ئەتوانن کێشەکان چارە بکەن و ئێوەش ئارام و خواتان لەگەڵ حکومیەکانەوە کە لەگەر بازاڕی کوردستان نایەنەوە تەڵەبە زۆر دەگرن لە ئەنجام تەڵەبە دوای 4 ساڵ تەخڕوز دەکەوت دەچێتەوە مار هیچ ئیشەشی نابێتن کە بەداخەوە ئێستا من دەبینم کە زۆرترین ڕێژەی دەرچوو لە کۆلیژ پەیمانگەکان دەرچوونەوە لە بازاڕی کار هیچ ئیشیشان بەدەست ناکەوێت کە ئەوەی چەکە لە گرفتە گەورەکانی ئەو وڵاتە بەڕاستی کە دەبینیم هەر چۆنێک بێ هەوڵی چارەسەری بۆ دەزرێتەوە ئەوەش چارەسەریش پێم وایە چارەسەری دوورمەودای لێ دوورمەوداژ وەکو باسم کردێمەوە سەر قسەی یەکەم دەبێت ئێمە جگەلەوەی کۆمەڵک ڕێگا چارە هەیە و ئیشی لەسەکرایە بەڵام پێم وایە ڕێگا چاری یەکەم ئەوەی دەی بینەوە وەزارەتی پەروەردە دیسانەکە بینەوە سەر قۆناغی خوێندنی دوای بنەڕەتی دەبێ ئاراسی خوێندکار قوتابی بە ئاراسی خوێنی پیشەیی بێت حتا ئەوە نەکەین ئەو کێشەیە بەردەوام دەبی لە گەرمان و ئەو پەیوەندی بە کەسەوە نییە بە حکوومەت و بە وەزیرێک و بۆ دوو وەزیرەوە نییە ئەو پەیوەندیی ماتی چییە بەردەوام دەبی دەبی چارەسەری بنەڕەتی بۆ بدۆزرێتەوە بەڕاستی بەڵێ باشە مامۆستا ئەحمەد گرفتێکی تر ئەوانەی بڵێن کە دەچنە خوێندنی باڵا وەکو ماستەر و دکتۆرە
بۆیان هەیە مۆڵەتی خوێندن وەربگرن و ئەو بڵێن یاسایە ئەوانەگرێتەوە. ئایا بۆچی ئەوانەی خاوەن بڕوانامەی دیبلۆمن یان ئامادەین بڵێن فەرمانبەرن لە هەر بەشێکی وەزارەتەیان لە بەشێک لە بەڕێوەبەرایەتیەکان یاخود لە قوتابخانەکانن، بۆچی سوودمەند نابن لەم مۆڵەتی خوێندن بە ئەو کەسانی کە دەچن بەکالۆرس بخوێنن مۆڵەتی خوێندنیان پێنادەن؟ وڵا مەسەری خوێندن ئەمە وەکو وەزارەتی پەروەردە هەر بەڕێوەبەرایەتێکمان هەیە تایبەتە بە مۆڵەت. مۆڵەت لەلای ئێمە بۆ خوێندن ینی بنەمای خۆی هەیە. ئەمە ساڵانە لەسەر ڕۆشنایی ئەو پلانێکی خوێنی باڵا هەیەی و ئێمە لەگە پلاندانان پلانمان هەبوو بۆ ئەوی چۆن بتوانین مۆڵە بدەینە مامۆستایانی خۆمان بۆی بخوێنن یاخود فەرمانبەرانی خۆمان بۆی بخوێنن. ساڵانی پێشوو ئەوەی تو باز دەکەی پێشی ساڵانی 2012 بە کەلێرۆسیش هاوکاری دەکران کە دەچون وەردە ژیران بە تایبەت ئەگە بوارەکەی پەروەردەیی باێ ئیجازەمان دەدانێت. لە پاشان وەزارەتی پەروەردە 3 پەیمانگای دروست کرد، پەیمانگای گەشە بۆی بتوانی کە ڕاستە خۆی دوای داوا مامۆستایان دایان خوێن ئەوانە دەردەچون دوای ئەوەی کە دەردەچون شادەکەیان نەدەبە بە کەلێرۆس، بەڵام لە ئاسی بە کەلێرۆس دەبوو لە ناو چوارچێوەی وەزارەتی پەروەردە. ئەوە ڕێگرێک بوو ئێمە نەتوانین چیتکە لە ڕێگای بە کەلێرۆس بدەن مۆڵەتیان بدەین، بۆچکە ئەتو زۆرترین تەڵەبە دەچوو زۆرترین مامۆستا دوای دەوام دەخینی تاسیریشی لە وەزیفەکە نەدەکرد، لە ئیشەکە نەدەکرد. دوو کۆلیژی بنیادی ئێواران هەیە. کۆلیژی بنیادی ئێوارانش کە زۆرترین مامۆستای ئێمە لە خۆ دەگریتن، مامۆستای ئێمە ساڵانە بۆ 1000 مامۆستا تەقدیم دەکاتن، دوای دەوامی خۆیان دەخوێنن و تەخەڕوز دەکەن و دەبنە مامۆستای بنەڕەتی. ئەوەش تا ڕادەک بۆ ئێمە وەسیلەی باش بوو کە ئێمە زۆرترین مامۆستامان دوای دەوام دەخوێنی. ئەخر پێویست بۆ ناکە شادی مۆڵەتی بە کەلێرۆس بدەین. لە کاتێکدا مۆڵەتی بە کەلێرۆس 4 ساڵ ئەتوو مۆڵەتی دەیە و ئەو دێتەوە بە شەهادەوە دێتەوە، بەڵام ئەوی تر لە دوای دەوام دەخوێنی، ئەنی زەرر لە دەوامەکەش ناکە. ئەو هۆکارێک بوو، بەڵام ئەو ساڵەکە بە پێی پلانی ئێستای مۆڵەت قسە لەسەر مۆڵەتی بە کەلێرۆس دەکەینەوە. یان ئێستا ئێمە لێژنەیەکی باڵامان هەیە لە وەزارەتی پەروەردە، ڕەژنووسێکمان ئامادە کردووە، هێشتا کۆبنەوەی یەکەممان نەکردووە. کۆبنەوەی یەکەم دەکەین، پلان دادەنین بۆ خوێندنی ئەو ساڵمان. خوێنی ئەو ساڵمان بە کەلێرۆسیش مناقەشە دەکەینەوە ئەو ساڵ، دیبلۆمی باڵا، ماستەر، دکتۆرا. واتە وەزارەت کە دادەنیشینە ڕەژنووسەکەمان ئەوەیە پلانمان چ دەبی بۆ خوێنی ئەو ساڵ، چێ بخوێنی و چۆن بخوێنی و شێوی خوێنیشمان چۆنە. بۆ نمونە بە کەلێرۆسمان ناوخۆ هەیە، بۆ ناوخۆ قسەی لەسەر دەکەین، دیبلۆمی باڵامان هەیە، باقیت کە ماستەرمان هەیە. ماستەر بۆ دەروی وڵاتیشمان هەیە، پێی دەگوتری پێشتر تواناسازی هەبوو، ئێستا نەمایە، زەمالە هەیە و نەفەقە خاس هەیە. ئەوە هەردووچیان بنەمەیانی دوشتی جیاوازن و خوێندنمان هەیە ماستەر بۆ ناوخۆی هەرێم، زانکۆکای ناوخۆی هەرێم، و ماستەرمان هەیە بۆ دەرەوەی هەرێمانی بڵێن پارێزگاکانی تری عێراق. ئەوە هەم ماستەر هەم دکتۆرە. ئەزە بۆ هەر هەمیان ئێمە ڕەژنووسێکمان ئامادەیە لە خلالی کەمتر لە مانگەیشی تر ئەو ڕەژنووسە دادەبەزێنرێتن بۆ بەڕێوەبەرایەتی گشتەکان وەکو پلانی خوێندنی ئەو ساڵی وەزارەتی پەروەردە کە ئەو بەڕێزانێک کە دەیانێت بخوێنن لە چوارچێوە دەتوانن تەقدیماتی خۆیان بکەن. بەڵێ، وەدا مۆڵەتی خوێندن نەکراوەتەوە یان مامۆستا مۆڵەتی خوێندن ڕاژیراوە بۆ بە کەلێرۆس، بەڵام لە پلانی ئەو ساڵمان دەبێ، بەڵام شێوەی دەبێت چۆنە. ینی ئەوە نییە ئێمە پلانەکە دەزانیت چۆن مەجال دەدەین، چێ مەجال دەدەین، چۆن دەخوێنیت بە پێی پلانەکە، چونکە ئەمە ناتوانین دەرگایەکی گەورە بکەین و لەسەر هەموو شێوەی خوێندن. بەڵام مامۆستا ببوورە دەنگۆیەک هەبوو گوایە بڵێن لە ئەنجومەنی وەزیرانەوە ئەو مۆڵەتە کراوەتەوە، بەڵام لە نێوان وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا ڕایکی ئەو مۆڵەتە ئەو چۆنە ئەو برێن پرۆژەی مۆڵەتەکە خوێنی باڵا تەقدیمی کردووە، لە ئەنجومەن دەرچووە و ئێمە بەشێک بووینە لە هەندێک شوێن هاوکار بووینە لەگەریان. دوای ئەوەی لە ئەنجومەن دەرچووەکو سیستەمێک وەزارێکی کە خوێنی باڵا ڕێنماییش پێ دەکردێتەوە. ئێمە وەکو وەزارەتی پەروەردە و باقی وەزارەتەکانی تر لە چوارچێوەی ئەو ڕۆشنایی ئەو سیستەما ئەو ڕێنمایی ئەوان کە لە ئەنجومەن دەرچووە تێم پلانی خۆمان دادەنی. واتە ئەو پلانی ئەم بۆم باس کردی سەربەخۆ نییە، لەژێر ڕۆشنایی ئەو سیستەمەیە کە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە و ئێمە دەبیت لە تێڕوانینی وەزارەتی تەربیە ئیش خۆمان بکەین. احتیمال وەزارەتی تیژ لە تێڕوانی خۆی چۆنێتی ئیش خۆی دەکات.
بۆ ئێمە ژمارەی زۆرمان مامۆستا هەیە لەوانەیە جیاوازبی لەگەر وەزارەتیی تر بۆی ئەمە هەوڵ دەدەین هەموو ئەوانە لەسەر ئەساسێک ساڵانە شەروا بێنی هیچ کاتێک ئەمە کە منافەسەش چێبڕشێشمان بۆ خوێنە دروست کردووە بۆ نەفەقە خاص بە تایبەتی لەسەر بنەمایەکمانداناوە کە کەس نەتوانیتن بەڕاستی حەقی کەس بخەچکەت و لە پێشوە قسەی کردگوت ئەوانەی بەواستا دڵنیاتان دەکەم و ئەوانێک هەندێک بەواستا وەردەگیرێن شتەشوات باس کرد دڵنیات دەکەم لە لای ما نەفقە خاص هەموو خوێندەکانی تر منافسەیەکە 10 ساڵ پێش ئێستا بڕۆ تەماشاکە تاکو ئێستا یەک کەس بە یەک پۆینت نەیتوانێت تەجاوز سەر کەس بکات. بەڵێ باشە مامۆستا پرسیارێکی ترم بەڕێزت باسی خوێندنی ئێوارانت کرد کە کۆلێژی بنیاتە و ئەو پەیمانگەی گەشە پێدانەکەی کە 2 ساڵێک ئەوە ڕاوەستا پەیمانگە ڕاوەستە ساڵی وەرزام ینی ئەم ڕامان کردەوە هۆکارەکەی چی بۆ ڕاتانگە؟ واللهی ئەوە دوور و درێژە بەڵام دەتوان برێم ئەو فەلسفەی کە لە سەبنەمای بۆی دامەزرا بوو نەماتوانێت ئەو ئامانجی کە دەمانێت بیپێچین. زۆر باشە بۆچی ینی ئێوە زانیاریتان هەیە بۆچی تەنیا کۆلێژی بنیاد ئێوارانی ماوە کۆلێژەکانی تر بڵێن ئێواران پارالێل هەیە پارالێل هەیە بەڵام هیچی ئێواران نییە بۆ نمونە یەک لەو کۆلێژانە کۆلێژی هونەرە جوانەکانە کە پارالێلی ئەوان بەیانیانە ئایا ئەو کەسانی کە لەو پەیمانگانە خوێندویانە بە تایبەتی پەیمانگە ئەهلیەکە بۆی نییە یعنی بتوانێت لەو کۆلێژی ئێوارانە بڵێن پارالێل بخوێنێت و لە هەمان کاتیشە مۆڵەتەکەش نییە ینی لەوە ینی ئەو قوتابیە وڵای ئەو پیارە زیاتر دەکەوت ئەو دی بەسەری پێوینی بۆ وەزارەتی خوێنی باڵاوە دەبیتن پێوینی بەمەوە نییە من هەر قسەی بکەم لەوانەیە خۆی نەگا لەوانی قسەم هەبیتن بەڵام لەبەرەوەی پەیوەندی بۆوانەوە هەیە هیچ خوێنی باڵایەوەیان ئەگە برادرێکیان میوان وەڵام بداتەوە. بەڵێ باش مامۆستایگیان پرسیارێکی ترم خاوەن بڕوانامەکانی پۆلینۆ واتە کە جاران سەی ناوەندیان پێوت لە پەیمانگەکانی ئێواران و ڕۆژ ئەخوێنن بۆچی ئێوە مادام کە ئێستا وەڵامەت کاڵی پەیوەندی بە خوێندنی باڵا هەیە بۆچی ئێوە هەمانگی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا ناکەن کە ئەو خاوەن بڕوانامانەی کە دیبلۆمە خوێنن کە دیبلۆمیش سەر بە ئێوەیە هەر بەڕاستی سەر وەزارەتی پەروەردەیە ئەو سێ پەیمانگای هونەرە جوانەکان و پەروەردەی وەرزش و پەیمانگای کۆمپیوتەری تا بتوانن بڵێن درێژە بە خوێندنەکانیان بن هەم ئێواران بخوێنن و دەوامی وەزیفی خۆشیان لەو گرفتانەی و پەیمانگایانی ئێمە چیە دیارە خوێندنی باڵا هەموو ئەوانە زیاتر دەتوان لە خوێندنی باڵا درێژە بە خوێندنەوە کە شەهادی بە کەلۆریان هەیە واتە ئیمتحانیش پۆلی 12 دەکەن بەنسبەت ئەو پەیمانگایانی ئێمە لە قۆناغی بنەڕەتیەوە 5 ساڵ دەخوێن بەڵام ئیمتحانی بە کەلۆریان نییە ئەو یەکێکە لە هۆکارانی کە گرفتە ئەو بەڕێزانێ لا ئێمە تەقەڕوز دەکەن کە تەقدیمی کۆلیژەکان دەکەن و ئەو گرفتیان بۆ دروست دەبیت ئەو یەکێکە لە هۆکارەکان بەڕاستی باشە هەر لەگەڵ لەسەر ئەمانە قساکەم مادام کە ئەو گرفتە ینی ئەو گرفتێکی بەڕاستی گەورەیەکە بەڕێزت بازت کرد بۆچی ئەوانەی کە بڵێن لە پەیمانگاکان ئەخوێنن ئەو پەیمانگانە ینی بۆ خۆ دەزانێت ڕێژەیەکی زۆر لە پەیمانگا ئەهلیەکان دامەزران و کرانەوە و مۆڵەتیشان پێدرا لەلایەن وەزارەتی پەروەردەوە چەندەها کەس هەیە بڵێن تموحی خوێندنی هەیە شەهادەی نوێی بدانڕەتی هەیە و لەجێ لەوێ دەخوێنێ بەڵام هەندێکیان کە نووسەرن لە قوتابخانەکان و هەندێکیشیان هەر کە کاتی خۆی بڵێن دامەزراون بە کارگوزار دامەزراون بەڵام ئەو تموحی هەیە هاتووە لەو پەیمانگای ئەخوێنەوە بۆ ئەوەی کە بڵێن عنوانەکەی ناونیشانی وەزیفەکەی بگۆڕێت و ڕێژەی بڕوانامەکەی بگۆڕێت بۆچی ئەوانەی کە لە وەزارەتن یانیش لە بەڕێبەرایەتیەکانی پەروەردەکانن کە سەر بە وەزارەتی پەروەردەن ڕێژەی دەرماڵە و بڕوانامەکان بە دیبلۆم لە قەڵەم دەدرێت بەڵام ئەوانەی لە ناو قوتابخانەکانن کە وەکو نووسەرن و وەکو کارگوزارن و وەکو ئیتر ئەو جۆرە وەزیفانی کە هەیەە نە بڕوانامەکەیان لە قەڵەم بە دیبلۆم لە قەڵەم ئەدرێ وەنە ڕێژەی دەرماڵەکەشیان ئەگۆڕێ هەمووی بڵێن ینی وەکوە ڕفزیان بۆیێتەوە بە زمانەهینەکی خۆمان کە مەعامەلەکە ئەکەن ینی 5 ساڵ خوێندویانە نزیکی دەفتەری کیشانیاوە بە خوێندن وەکوە هەر هیچیان نەکردبێ وڵای پرسیارە تا ڕاددەگرای من شتێکی تازەیە بەڵام ئەوەی من ئاگدارم ئەوە پەیمانگاکانی برێن دوای قۆناغینەوە کە شادەکەیان تەواو دەکەن ئەگەر مۆزەف بن
تەقدیمیان کردی لە ئێواران یالی خوێندبیانمە بە سوێنسکوانی خۆمان ڕۆژینە ئەم پێم وایە شادەکان بە تاکید قبول دەکرێتن و وەردەگیرێتن بەڵام مەسلەی دەرماڵە ئەوە وڵی ئێمە لە وەزارەتی پەروەردە لێژنەیەکمانێت تایبەتە بە لێژنەی دەرماڵە تەخەسوسن ئەوانە و ڕەبتن بە ژمێریاریەوە ڕەبتن بە دیوانەوە بەڕاستی وردەکارێکی هۆکاری نەبستانی دەرماڵەکەم بۆ خۆم لەو دەمە نازام هۆکارچیە لەوانەیە کۆمەڵی گرفت هەبی پەیوەندی بە خۆیانەوە هەبی بە مسائل نازانم هیچ وەڵامێکی ڕاست و دروست ناتوانم ێستا لەو دەمە وەرگرم بەڕاستی هۆکارچیە دەرماڵەکانیان بۆ خەرج نەکرایە شادەکەیان قبول کرای و دەرماڵەکان بۆ خەرج نەکرای بەڵام وەکو پەروەردەیەک وەکو ئیدارێک ئەو شتە من بە تەزاڕب دەبینم ئەگەر شەهادە وەرگیرێ و دەرماڵەکەی قبول نەکرێتن چونکە شەهادە وەرگیرێ دەبێت دەرماڵەکەیش قبول کرێت زۆر باشە مامۆستا ئەحمەد هەر ئەمانە گرفتیان زۆرە بەڵام ینی کە سەر بە ئەو وەزارەتی پەروەردەن و خوێندنەکەیان سەر بە ینی هەر بە بەڕێستانە بۆچی ئەمانە کە 5 ساڵ خوێندویانە بە تموحی ئەوەی کە ئەگەر بڵێن گۆڕینی بڕوانامەیان بۆ بکرێت و ناونیشانە ببێ بە مامۆستا لەبەرەوەی زۆربیان لە قوتابخانەکانن یعنی هەر بەو خەونەوە هاتوون ئێستا ئەو گۆڕینی ناونیشانە ڕاگیراوە هەتا وەکو 2010 و 90 هەتا 2017 بۆ 18 دەگۆڕا بەڵام لە 18 بۆ 90 بڕیارێک دەرچوو کە ئەوانە بە هیچ شێوەیەک نابێ ببنە مامۆستا بڵێن تەمەن و بڵێن معدلیان کرایە پێوەر جا ئەوانی کە ئەگەر تەمەنیان هەیە یعنی مافی ئەوەیان نییە ناونیشانیان بگۆڕێ بە مامۆستا خۆ ئەوانی کە لەو پەیمانگا ئەهلیانە ئەخوێنن ناحکومیانە هەمووی تەمەنیان گەورەیە و ساڵەها دامەزراون وڵی من دەمەوێت سەرنج بۆ ڕاشێشم لەلای ئێمە ینی پێناسەی مامۆستا کرای مامۆستا چێە لە ئێمە مامۆستامان هەیە پێدرێن مامۆستای بنەڕەتی یا مامۆستای زانکۆی ئەوانە دەرچووی دەبی کۆلیژی بنیاد بن لە 2008 ئەو سیستەمە هەیە ئەو قبوڵە ئەوە دەڕوە ینی هەر کەسێک لای ئێمە بە کەلێرۆسی نەبوو و کۆلیژی بنیادی تەواو نەکردو نابێتە مامۆستای قۆناغی بنەڕەتی ئەوە بڕایتەوە دوو مامۆستای ئامادەی ئەکادمی دەبی دەرچی کۆلیژی پەروەردە بێتن دەبێتە مامۆستای ئەکادمی لە دوای پۆلی 11 دەبێتن مامۆستای پیشەیی دەبی دەرچی کۆلیژی تەکنیکی بیتن کۆلیژی تەکنیکی بەپێی تەخەسوس ئەوانە دەبنە مامۆستای پیشەیی لە غیری ئەو سێ پسپۆڕە هیچ کەسێک نابێتە مامۆستا ئەوە تەسبیتە بەڵام لێرە بەڵامەکەیە بەڵام لە کاتی پێویست لە کاڵەتی حاڵەتی زەروری کەسێک ناونیشانەکەی دەگۆڕین ئەگەر بێت و پێویست بی بۆ نمونە دەرچووی کۆلیژی زانستەکان بەشە جیاوازیەکانی بیرکاریە بەشێشی تر ئاداب بەشە جیاوازەکانە زۆر جارەوەیە لە کارگەڕووی دارایی هەندێک بەشیە بۆ خوێنی پیشەی دەگونجێتن ئەوانە جاروبار ناونیشانیان دەگۆڕێ بۆ مامۆستا بە پێی تەخەسوسەکەیان بەڵام بە مەرجێک دەبی بسی خولی شیاندنی مامۆستایەتی تەواو کاتن وارە تەطرق تەدریس و علم النەفس بخوێنتەوە لە هاوینەکەی ئەوجە دەبێتە مامۆستا ینی بەڕسمی مامۆستا ئەو هەیە ئەوەی جەنابێت خولی شیاندن ئەو چەندەها ساڵە ڕاوەستا بەهۆی قەیرانەوە بەڵام ئەوە مەرجە بەس ئەوە مەرجە بەڵام لە هەمان کاتە ئەوانە ڕێگەکانی وانەوتنەوە ئەخوێنن و تەطبیقاتی شەکەن ڕاهێنانی شەکەن ئەوانە دەرچی پەیمانگەن وەکو باسم کرد لە ئێمە پێی سیستەم غیری بە کەلێرۆز نابێتە مامۆستا نابێتە مامۆستا بەڵام لەو پەیمانگایانە ئێوە باس دەکەی لە هەندێک حاڵەتدا لە هەندێک شوێن زەروریەت وای کردو بەشێکیان بکرێنە مامۆستا وەکو هونەرە جوانەکان وەکو وەرزش بەشێکیان زەرورەت وای کردیا بکرێنە مامۆستا لە چوارچێوەی سیستەمەکەدای بەڵام زەرورەت وای کرد کە ئەوانە بکرێنە مامۆستا بەڵام وەکو پەیمانگەکانی پێشتری کۆن بەڵام حقیقت وەکوم بۆم باس کردی مامۆستا نابی لە بە کەلێرۆس کەمتری هەبێتن ئەوە زەروریەت بۆ ئەوانە کراینە مامۆستا دەنە بەڕاستی مامۆستا لەلا ئێمە وایە و هەوڵ دەدرێتن ئاستی مامۆستا بەردەوام زیاتر پێش بخرێتن بە تایبەت ئێستا ئەوەی تو باس کرد لە هەندێک لە پەیمانگاکانی 5 ساڵێکە بەڵێ خەریکی خەڵکەیە دەرچوی پەیمانگای لە نەفسی پەیمانگا مامۆستایە ئەوەش دەزانین بەڵام ئەوە کاتێک بووە زەمانێک بووە بەسەری بردیە ئەوەی ئەم تێگەیشتی هەر چەندەویش زیاتر ڕەبتی منەوە نییە بەڕێوەبەرایەتی گشتی خۆی هەیە بەڵام وتی دەگەمەرەوەیە مامۆستا بینە سەر گواستنەوەی ئەو مامۆستایانەی کە لە دەروی شارن ماوەی یاساییان تەواو بووە دەیانوێت بڵێن هەموو خاڵەکان شمولیان ئەکا کە بێنەوە ناو شار ئێوە چیتان کردو بەوانە کە ئێستا ماوەکە ئەڵێن بۆتە 11 ساڵ و دەنگۆی ئەوەش هەیە کە بکرێتە 13 ساڵیش ینی ئەوانە ینی تەمەنێکی زۆرە لەوێن تووشی مەلەل ئەبن و بێزاریشە بن ینی بەڕاستی حەقی خۆیان نییە بڵێن
گواستنەوەیان بۆ بکرێ بۆ ناو شار و شوێنی خۆیان وڵای ئەوە ژێک لەو گرفتە هەرە نارێم گەوران یەک گرفتە ئەساسیەکانی وەزارەتی تربیەیانی کە درێم وەزارەتی تربیە بە کۆی بەڕێوەبەراتی گشتی و تربیەکان کە ساڵانە بەشێکە لە ئازارەکان کە ئێمە دەیسێژین ئەوەش نەخەتای مامۆستایەکەیە نەخەتای تربیە نەخەتای وەزارەتە نەخەتای کەسە خەتای هەمووشمانە ینی کێشەیەکێ دروست بووە ئەمە خۆی میلاک کە تو قسە لەسەر تەنزیمی میلاک دەکەین تەنزیمی میلاکی مامۆستا چۆنە ئەتوو بنەمای تەنزیمی میلاکە ینی مامۆستا بەش بە پێ بە شەوانە تەنزیمی میلاکی دەکرێتن ینی بۆ بنەڕەتی 24 بۆ 22وانە بۆ ئامادەی ئەوە دەبی مامۆستا ئەوە دەوانێت خۆی برێتەوە نابی نە زیاد بکاتن نەکەم بکاتن چکە لە میلاک زیادە هەخراپە کەمیشە خراپە دەبی میلاک وەک خۆی تەنزیم بیتن کاتێک تەنزیم دەبیتن ئەتوو مشکلێن نامێتن ئەمە ساڵانە کاتی خۆی ینی پێش مەسەڵەی 2004 دەکە ئەمە هەموو ئەوشتانە قۆناغی 2004دا قۆناغێکی زۆر شومە شەڕی داعش و برێن ئەو کێشەی نهاتنی بودجە لە مرکزی دەوڵەتی عێراق و لێوە قەیرانەکان دەست پێ دەکاتن لێوێ هەموو شتەکان وەستاون ئێمە پێشی 2004دا 2013 شەمان بووە دامەزراندنمان هەبووە ساڵانە دامەزرانی هەمیشەییمان هەبوو ئەو دامەزرانانەمان دەبێت بۆ دوورترین گوند باشە لە دوورترین گوندەکان دادەمەزران لە بەرامبەر ئەوە ئێمە ڕێنماییمان هەبوو بۆ گواستنەوە ڕێنمایەکی مرکزی هەبوو لە وەزارەت دادەبەزی بۆ هەموو گشتەکان ئەو ڕێنمایە بە خاڵبەندیە نەک ساڵی خزمەت چکە ساڵی خزمەت جیاوازە ڕێگە خاڵبەندی ینی مامۆستایەکەی لەسەر سنووری برێن لە گوندێکی دووری ئازیۆمەران مامۆستایە یان لە چۆمان مامۆستایە یان لە برێن لە پارێزگاکانی کەش بە هەماشیەوە ئەو مامۆستایە بە پێی خاڵبەندی قۆناغێک لە قۆناغەکان ساڵانە خاڵبەندی دەکرێت برێ خاڵبەندی دانرای ئەو مامۆستای لەو گوندە دوورە بە چەند خاڵان هەنگاوەک دێتەوە پێش بە چەند خاڵی تر هەنگاوی دوم دێتە پێش بە چەند خاڵی تر هەنگاو بە هەنگاو هەتە دێتەوە ناوشار بەڵام ئەوە چێ دەبووە بەدیلی تۆ مامۆستایەک دازە دامەزراوت دەبردە بەدیلی ئاخر لوتکە ئەوی تر دەهاتە شوێنی ئەوی تر دەهاتە شوێنی ئەو تۆ میلاشی شاگرد بۆ دروست نەدەبوو و هەموو ئەو مامۆستایەتی بازەکەی بە پێی خاڵبەندی خۆیان قۆناغ بە قۆناغ دەهاتەوە ناو شارەکان و ناو شارەکانیش دەبای ڕێکخرێن تەنزیم بکرێنەوە ئێستا تۆ دامەزراندن نییە بزانە دامەزراندن نییە دامەزرانی هەمیشەی کە دامەزرانی هەمیشەی نییە چۆن مامۆستا دەبێت شوێن ئەو مامۆستایی کە نەقڵی دەکەی مامۆستا نییە بیبێ شوێنی ئەو مامۆستایی کە نەقڵی بکەیت ئەگەر نقلیشی بکەیت دەبی بیر لەو بکەی بۆوانە بێ شوێنەکەی پڕکەوە وانە بێژی شەر نییە لەو قەزایە یان لەو دوورە دەست دەیە خەریچە بیتن خەڵکی منتیقەکەبی وەگە خەڵکی منتیقەش نەبی ئەو پارەی نییە کە ئەو بۆ پارێ ناتوانانی مامۆستایەک لە شوێنیشی دوورەوە بستێوێندەر ئەوە دەبێتە هۆکار ئەتو ناچاری ئەو مامۆستایە بهێلیەوە قۆناغی بەڕاستی هەتە چارەسەری کێشەکە دەکەیت لێ لە زۆر شوێنان مامۆستایەکان نەکردگلەی شکایەتیشیان لێمان کردووە شکایەتیان لە تەربیەکانیش کردووە و دەژبەنەوە لە شکایەتەکانی خۆیان چکە حەقی خۆیانە بەڕاستی زۆری حەقی خۆیانە بەڵام بارودۆخەکە ڕێگرە بۆیە ئەمە چەند ساڵە هەوڵمادایە بەس دەسەڵات درایەتە تەربیە قەزا بێن تەربیەشی قەزا تەنزیمی میلاک بۆ خۆی بکات لە ناو خۆی لە ناو خۆی تەنزیم میلاکی خۆی ڕێک بخاتەوە بە وانستەی وانە بێش واتە هەندێک دادپەروەری بکاتن لەو مامۆستایانێک کە زۆر دوور ئەنی زۆر لە مێژەماینەوە شوێنیان بگۆڕی لە شوێنی ئەو وانە بێش دانێتن کە هەرچەند بۆ ئێمە ئەوە چارەسەری بنەڕەتی نیە بەڵام وەکۆتو باس کرد هاوکاریەکە بۆ ئەو مامۆستایانێک کە زۆر ماینەوە دەنا ئیلا دەبی ئەمە بچینەوە سەر ئەسلی ئەوەی کە ئەمە مامۆستای هەمیشەیە بلوێ بتوانین عادەی تەنزیمی میلاکی خۆمان بە شێوەیەکی باش بکەینەوە ئەو خاڵی دووەم ئەگەر بارودۆخی هەرێمی کوردستان جێگیر بی و بودجە بێتەوە ئەنی ساڵانە بودجە بێتەوە هەرێمی کوردستان و پارە بێتەوە بارودۆخەکە چاوی زۆر پلانە ینی بڕواتە بێ ئێمە لە سیاست لە وەزارەتی پەروەردە سیاسەی چی گشتیمان هەیە بۆ داڕشتنی چارەسەری هەموو کێشانێن باسمان کرد هەنی لەبیر نەچی ئێستا وەزارەتی تەربیە لە ئیشە سەرکەوتوەکانی ئەوە بووە نەمانێشتی خوێندن ڕابژیرێ ئەتوو لەبیر نەچی وەزارەتی تەربیە بە قۆناغی شەڕی داعشتا تێپەڕیە بە قۆناغی نەبوونی موچە تێپەڕێ بە قۆناغی کەرەنتینە تێپەڕێ بە قۆناغی مەسەلەی نەخۆشی کڕۆنا و بینەبەردە ئەو مەشاکلە نەمە ساڵی پار تا ڕادەکی زۆر گەشتە لوتکەی ئەوەی کە دەوام دەست پێ نەکاتەوە دەزانی ئەگەر ساڵی پار خوێندن نەبایە بۆ 11 ساڵ وەزارەتی تەربیە نەدەتوانی ئاسی خوێندنی خۆی ڕاستکاتەوە بە 11 ساڵ نەدەتوانی خوێن بەڵام لەگەر ئەوەدا نەهێڵدرایانی دەوام پەچی بکەوی دەوام بەردەوام بوو خوێندن بەردەوام بوو ئاستەکانیش باش بوون ینی مامۆستا دەوری گەورەیان دیت ینی هۆکاری یەکەمی سەرکەوتنەکە مامۆستا بووە ئەوزە ئیدارەکانیان بوونە ئەوزە فەرمانبەرە بەڕێزەکان هەموو سەرچی وەزارەتی بەیەکەوە
توانراوانی ئیش سەرکەوتنی گەورە بەدەست بێتن و پلانی باشیشە بۆ ئەمە ئەو قەیرانانە تێبەڕکەین کە جەنابەت باس کردێ بەڵام هەندە جاروەیە هەندە قەیران لەوە گەورەترە کە ئەمە لە بەردەستمان هەیە بۆ نمونە کێشەی مامۆستایەکمان هەیە کە درەنگ دەتوانی بگەڕێتەوە نێزیک بەڵام قەیرانەکان لەوە گەورەترە تەمە و چارە دەدۆزینەوە ئێستا کەژە ئەمە لە چوارچێوەی سیاسی وەزارەتی پەروەردە هەر کاتێک بودجەی وەزارەتی پەروەردە ڕێکخراوە ئیمکانێتی مامۆستا چارەسەر کراوە ئێمە دەتوانین ئەوانە زۆر بە ئاسانی چارەسەر بکەین و چارەسەریشی ئاسانە. بەڵێ مامۆستا پرسیارێکی ترم گواستنەوەی مامۆستایان و فەرمانبەران و کارگوزاران لە قوتابخانەکان چۆنە؟ ئایا ئەو سیستەمەی پلاندانان و ئایتی کە ئێستا دووەم ساڵێتی لە وەزارەتی پەروەردە دانراوە کاری ئێوەی ئاسان کردووە لە زۆری میلاک لە هەندێک قوتابخانە و کە چەندین مامۆستای زیادی هەیە و لەبەرەوەی ماڵی نزیکی ئەو مانتیقەیە و لەبەرەوەی چەند ساڵە لەگەڵ هاوڕەکانێتی نایەوێت لەو مەکتەبە جیابێتەوە ینی لەگەڵ بیئەکەی ئەوەیە بڵێن هەڵەکاوە زۆری کە نووسەرانیش لەو کاتی با بڵێن لەو قوتابخانانان لەگەڵ کارگوزاران لە هەمان کاتە لە هەندێک قوتابخانە یەک کاتیبە هەیە یانیش یەک بەڵێن کارگوزار هەیە مەکتەبێکی گەورە لەسەر شانێتی ئەوەی بۆ ئاسانکردن کە ئێوە بزانن ئەو میلاکە زۆرە ئەم میلاکە کەمەوەڕێکی بخەنەوە. بەتاکید سیستەمی نظامی ئیپەروەردە دەرەی بەڵێ زۆر سیستەمەشی چاکە زۆر گونجاوە لە ئاستەکی زۆر باش خزمەتی گەورەی وەزارەتی تەربیە کردووە بەتاکید هیچ شتێک بێکەم و کوڕ نییە بەڵام دەتوان برێم لە یەکێکە لەو خزمەتگوزاریە گەورانێکی ئێستا تەربیە دەکرێت شانازی پێوە بکاتن ئەو نیزامە وای کردووە کە ئەتۆ جەنابی وەزیر لە شوێنی خۆی و ئێمە بە پێی پەیوەندی خۆمانەوە بە یەک کلیک دەتوانی هەموو ئەو زانیارانەت بەدەستکەوی کە هەر لە هەر شوێنێک دەتەوێت بیبینی لە هەر قوتابخانێک لە قوتابخانەکانی کوردستان دەتوانێت بیبینی نەکرد میلاشی مامۆستا میلاشی مۆزەفین دەرەجا هەموو ئەو سزلاتانێک کە لە مەکتەب کە پێویست بوو هەبوو بزانرێت تۆ دەتوانێت ڕاستەوخۆ بیبینی ئەو یەکێکە لە خزمەتگوزاری گەورەکان بەڕاستی دەتوانێت باشترین شێوە چاودێری بکرێت بە دوواداچووی لەسەر بکرێت حتى لە گواستنەوەی تەڵەبا لە گواستنەوەی مامۆستا هەموو ئەوانە خزمەتگوزارێکی گەورەی بۆ ئەو بابەتانە پێشکەش کردووە بەڵام مەسەلەی تەنزیمی میلاکی مۆزەفین بەڕاستی ئەگەر ڕاست دەوێتن خۆ مۆزەف لە مەکتەبێ میلاک ئەوە نییە ئەوەی خەڵک بیرێ دەکاتەوە تۆ تەنها میلاکی خزمەتگوزارت هەیە بۆ مەکتەب خزمەتگوزار بە مانای برێن پاسەوان و خزمەتگوزاری برێ خایانکردنەوەی مەکتەب و شتیوالەت هەیە کاتب یاخود نووسەرەوەی پێدەگوترێتن هەماهەنگی هاوکاری کاتبێک گوت و کاتب لە ئامادەیەکاندا پێویستە باقی تر بەڕاستی ئەتوو لە بنەڕەتیەکان ئەوەت پێویست نییە تۆ یاریدەرت هەیە یاریدەری خوێندکارت هەیە قوتابیت هەیە و یاریدەری ئیداریشت هەیە و بەڕێوەبەرت هەیە بیشەکانی خۆیان ڕادەگەن ئەوانە بەڕاستی تەنها ئێستا یەک مۆزەفی کۆمپیوتەر یاخود دوو مۆزەف لە هەندێک شوێندا بۆ نیزامی ئیپەروەردەکە ئەوە ئیش لەو بابەتە دەکات باقی تکە ئەو میلاکە زۆرەی ناوێتن ینی ئەو پێویستە نییە بەڵام تەڵەبیات زۆرە ینی خۆی پێویست نییە بەس تەڵەبیات زۆرە بەڵام زۆرترین بەڕێز داوا دەکەن بستنە قوتابخانەکان لە بۆ هەست دەکەن لێ کەمتر ئیشەیە و ئیسراعەترە ئەوەترە بە پێچەوانەوە ئەمە سیاسەتی وەزاری تەربیەوە بەڕێوەبەرەتی شتەکان وا بووە کە دەبێ ئەو مۆزەفانێک کە لە چوارچێوەی وەزاری تەربیەن دەبی لە ناو بەڕێوەبەراتی شتەکان کار بکەن لە ناو پەروەردەکانی قزاکان کار بکەن چونکە ئیش خۆیان لەوێن دەرە زیاتر نەک لە ناو مەکتەبەکانە بەنسبەت میلاشی مامۆستای ناو شارەکان میلاشی مامۆستای ناو شارەکان ئەوە بۆ ئەو ساڵ و 2 ساڵە نییە زیاتر لە 30 ساڵش دەبی پێشی ڕاپەڕینەوە میلاک تەزەخمی کردو لە ناو شارەکان پێویستی بە تەنزیم هەیە و ئەو تەنزیمەش ئەم پێم وایە بە بڕیار تەنزیم ناکرێتن بە بڕیارێکی گواستنەوە تەنزیم ناکرێت ئەوە دائیمەن بڕۆ ئەگە تەماشاکە لە وڵاتانی پێشکەوتوی ئەوروپی هەموو شتێک لە چوارچێوەی غرامە دادەنێن پارە دادەنێن دێبەستنەوە بە غرامە پارە لەسەر ئەوە سازوان تەنزیمی حیاتی خۆت بکەیت خۆی تەنزیمی میلاکیش لە ناو مامۆستایان ڕۆژگارێک ئەو ڕۆڵەوانی ئەو بارودۆخە نەگونجێ نەکرێ بەڵام دەبی ببەسترێتەوە بە مەسائیلی دەرماڵە ینی تۆی مامۆستا کە 24 دەرسی خۆت دەڵێەوە موچەی خۆت دەرماڵی خۆت وەکو خۆت بۆ سەروی بەڵام ئەگەر تو 24 دەرز نەرەوە بە گوێرەی وانەکە دەبی دەرماڵەکەت کەم کەیەوە ینی تۆ 20 دەرز دەرەوە پارەی چار دەرماڵی چار وانەت لێکەم دەکرێت و چکە 24 نالێەوە 24 خۆت برێەوە دەرەوە ئەگەر بێت ئەوە بکەیت تەنزیمی میلاک بۆ خۆی دەبی بەڵام بۆ ئەو ڕۆی ئێستای بارودۆخی مامۆستایان لەبەرەوەی کەم وەڵێک مامۆستا برێن نەکە مامۆستان بەشێک موچیان نەدرایێتێ
پاشەکەوتیان هەیە لەوانەیە نەتوانێت نازیان هەیە. بەڵێ ناکە ئەویت کە ئەوە نیزامە دەبی وابی بەڵێ. خۆگەر باسی نیزام دەکەی نیزام وایە خۆ بەڵێ مامۆستاگیان ئێمە زۆر مادومان کردی ماوەی بەرنامەکەم کۆتایی دێ بەڵام کۆتا پرسیار ئاراستاکەم کە بەلای منەوە زۆر گرنگە وەک دەبینین دووموچەیی بە هەموو شێوەیەک نایاساییە و حکوومەتیش و پەرلەمانیش لە هەوڵی ئەوە چەکسازیان کە سیستەمی دووموچەیی نێڵن و ئەو کەسانێک کە دەرچوون ئەوان سوود لە ئەو شوێنە بڵێن ئەهلیانە وەربگرن هەندێک لە فەرمانبەران و مامۆستایان و بەرپرسانی پلە باڵاکانی پەروەردەی ڕەنگە زۆر باش ئاگداری ئەوە چکە زۆر بەزەقی دیارە سەرڕای کاری خۆیان لە ئەرکی حکوومەتدا لە ئێواران لە کەرتی تایبەت کە هەر سەر بە وەزارەتی پەروەردەیە کارەکەن وەکو ئاماژەی پێم ئەو پەیمانگە ئەهلیانی کە کراونەتەوە یان ئەو قوتابخانە ئەهلیانی کە کراونەتەوە لە کاتێکە دەکرێت دەرچووی زانکۆوان ئەو زانکۆیانی کە دام نەمەزراون لەو کەرتە تایبەتانە سوودمەند بن و بڵێن یعنی سوود لەو موچەیە وەربگرن و هەم ئەو خوێندنی کە چەند ساڵ خوێندویانە و بڵێن سوود بە حکوومەتیش و بە نەوەی داهاتوو بگەێنن. ئێوەی بڵێن وەزارەتی پەروەردە لەگەڵ جەنابی وەزیرە هەموو بەڕێبەرە گشتەکان بۆچی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتە ئەمە ئەم بڵێن ناخەنە ناو قسەکانتانەوە نیکەنە یەکێک لە کارەکانتان ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە کە هەر بەڕاستی ینی بڵێن ینی من بەڕاستی ینی نامەوێت ناوی هیچ کەسێک بەرم کەس هەیە لە پلەی وەزیفی خۆی ینی لە دوای مدیر عامە بەڵام موچەکەی لە 2 ملیۆنەکە ینی بۆچی لە پەیمانگەیەک ڕێککەوتووە لەگەڵ مدیرەکەیە یان لەگەڵ خاوەن پەیمانگەکەیە مانگی ملیۆنێکی ژوەر ئەگرێ لە مانگێکە 2 ڕستی ڕۆژیش ناچێت بۆ دەوام گوایە ئەو بەسەر پەرشتیەکە نازام یعنی ئەوە هەتاکەی ئێوە بەدوادا چۆن ئەکەن بەڕاستی کاری ئێوەیە لەگەڵ جەنابی وەزیرە باسیکەن بۆ ئەونەش ئەندام پەرلەمانەکان داوای چاکسازیەکەن کە ئێوە دەست پێ بکەن با وەزارەتەکانی کەش چاو لە وەزارەتی پەروەردە بکەن. وڵای ئەویان هەرچەند تەخەسوسی من نییە بن وەڵامت دەمەوە بەڵام ئەوەی من ئاگادارم ینی دەتوانم برم بە ویژدان وەڵام دەمەوە ئێستا وەکو باسم کە ڕێنمایەکی تایبەتە بە خوێنە ئەهلیەکان ئەو ڕێنمایە زۆر فراوانە زۆر گشتگیرە و ئەوەی من ئاگادارم لێژنەی تایبەتی بۆ دروستکرایە بە دوادا چوونی 100% دەکەن ئەو ڕێنمای وەکو خۆی جێبەجێ بیتن و یەکێک لە بنەمای ڕێنمایەکان ئەوەیە نابی مۆزەفی حکومی ئیشی کەتی تایبەتی هەبێت یانتە مەکتەبی هەبی شتی وای هەبێت نابێت ئەسڵەن ئەوە نابێتن کە تو مۆزەفی ئەو ئیشە هەبێتن ئەوە قەدەغەکرایە ئەوە یەکیان دوو ئەوی تر کە مۆزەفەوە لە کەتی تایبەت کار دەکات دوای دەوام ئەوە من ناتانم لێرە ڕێنمایەکان باسی ئەوەش کرایە بەڵام دەکرێت لە دوای دوام مۆزەفێک ئیش بکاتن لە هەر شوێنێک وەکو هەر کەسێکی تر بەڵام ئیستیغلالکردن نا ینی ئەوە بە دواداچون بەوە دەکرێت برێن کەسێکەیە ئیستیغلالی وەزیفەکەی کردبیتن بەو شێوێ لەوێ دەوام کە یاخود مەکتەبەکە وەری گرتووی لە بەروی خاتری بگری لە بەروی لە فلانە شوێن مۆزەفە ئەوە بەڕاستی کارێکی نەگونجاوە ئەم دڵنیان بە دواداچوونی وردی بۆ دەکرێتن و لەگە ئەو ڕێنمایانە نایەتەوە کە وەزارەتی پەروەردەری کردووە چکە وەکو باسم کرد دوا ڕێنمایی وەزارەتی پەروەردە بۆ خوێنی ئاهلی زۆر ڕێنمایشی بەرفراوانە زۆر گشتگیرە زۆر وردە و زۆر بە فلتەراتی زۆری هەیە کە بتواندرێ خوێنێکی ئاهلی مۆڵەت وەگرێتن و لە پاشەوە بە دواداچوونی وردیش بۆ دەکرێت هەرچەند ئەوی شەکو شخصی خۆم هیچ ڕەوتی بە ئیشەکەی منەوە نییە لایەنی تر پەیوەنددارم بەو بابەتە بەڵام من بەتاکید ئەو ئەمانەتەوەش خۆشم هەر بە دواداچوونی بۆ دەکەین و دەیگەێنین بەڵام جنای وەزیر خۆی شخصی ئاگاداری و بابەتانە هەیە بۆ بە دواداچوونکردنی ئەو ڕێنماییە کە دەوری باشێ بۆ لە دانانی ئەو ڕێنماییە هەروێم لێ دەزانمەوە ئەوەندەی بەڕاستی بەو نسبەشیە. بەڕێز مامۆستا ئەحمەد گەل چ سەرنج و تێبینیەکت هەیە لەسەر بەرنامەی تیڤیزیۆن و ڕادیۆی پەروەردەی؟ وەڵا پێشەشی پێم وایە مەسەلەی ڕادیۆی پەروەردەی و تەلەڤیزیۆنی پەروەردەی بەشێکی زۆر زۆر گرنگە لە بەشێک لە بەشەکانی پەروەردەیە ینی لە تەواوکردنی کارەکانی پەروەردەیە چکە ڕاگەیاندن گرنگی و گەورەی زۆر گەورەی هەیە لە ناو کۆمەڵگا بەتایبەتی لە بواری پەروەردە ئەم پێم وایە کرێنشی زۆر گەورە پڕ دەکاتەوە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی پەروەردەی کە پێشتر تەنها لە پارێزگای سلێمانی هەبوو ئێستا خۆشبەختانە هەولێر و دەتوان برێم هەموو کوردستانیش دەگرێتەوە و خەریکەتە تەورشی زیاتر پێ دەکەن دەستان خۆش بۆ گشتی ڕاگەیاندن ڕادیۆ تەلەڤیزیۆن و بۆ بەرنامەکەی جەنابەت کە ماوە قسە لەگەر بەڕێزێک بەرپرسێک دەکەی ئەوە پێم وایە
قسەکردنە لەسەر هەرخۆی ئەتو کە باز لە کێشەکانت کرد حتمما بە دوای داچونیش دەکەی بۆ چارەسەرکردنی ئێمەش ئازادانە ئەو پەڕی سربەستانە دێن ئەو مەشاکلانی هەمانە باسی دەکەین چکە ئەمە کۆزای تەربیە هیچ کاتێک لە مەشاکلەکان نەترسانێ باسی بکەین و باسی دەکەین بۆی بتوانین چارەسەری بدۆزینەوە و دوا قسەم ئەوەیە دایمەن هاوڵاتی بە تایبەتی مامۆستایانی بەڕێز و ئەوانەی لە سلکی پەروەردەن بیر لەوە نەکەنەوە تەنها مەسئولیت لە دەست ئەو کەسانێک کە بەرپرسیارن لە ناو وەزارەت و بەڕێوەبەراتی شتێکە مەسئولیت لە مامۆستایەکی بەڕێزەوە تا دەگاتە وەزیر بێکۆ مەسئولین لە وڵاتە لە بەڕێوەبردننی ئەو وەزارەتە سەرخستنی ئەو وەزارەتە خوانەکە هەر شکستێک هەمومان تێدا مەسئولین بە گەورە و گسکەی بە سەرکەوتنیشی هەمومانەوە بۆ ئەو ڕادیۆی جەنابیشتان بەرپرسیارەتێکی گەورەی لە ئەستۆتاندایە هیوادارم بەردەوام بن و سەرکەوتبوون و دەستان خۆش دووبارە بەخێر بێ مامۆستا زۆر سپاس دەکەین کە ئەم کاتی خۆت بە ئێمە و بیسەرانی ڕادیۆی پەروەردە و بەرنامەی دیفچوون بەخشی هیوادارین کاتێکی خۆشت هەبێت و تەمەند درێژ بیت و خۆشەویستان دووبارە ڕێزی من شەمیران بابان ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە لەگەڵ هاوکارم شێرزاد سیدیق جێبەجێکاری هونەری قبول بفەرمونون هیوادارین لە هەوڵدا بین کە کێشە و ئاریشەکان چارە بکەین لەگەڵ ئەو بەرپرسانەی کە لە سلکی پەروەردەیە بەرپرسیارەتیەکی گەوریان لە ئەستۆیە و ئەتوانن کێشەکان چارە بکەن و ئێوەش ئارام و خواتان لەگەڵ